کتێبخانەی دەنجی هاوکاری. ناوی کتێب فڕی قەلفڕی. نووسینی مەلا محەممەدی جەلیلی کۆیە. مەلای گەورە. ژمارەی سپاردنی 1219 ساڵی 2009 پێدراوە. نۆرەی چاپ چاپی یەکەم، ساڵی چاپ 2009. نەخشەسازی بەرگوناوە فازڵ قەرەداغی لە بڵاوکراوەکانی پڕۆژەی تیشک. ژمارە 46. ناونیشانی پڕۆژە لەسەر تۆڕی ئینتەرنێت www.tishkbooks.com. قانا خورشید پێشەچی بۆ نووسیوە و ڕێشی خستۆتەوە، پەراوێزیشی بۆ داناوە. لە خوێندنەوەی ئەحمەد حەکیم. مۆنتاژ و کارەدەنجەکان ڕێبین کازم. سەرپەرشتیاری پڕۆژە خەیڕوڵڵا نیعمەت. بەرواری تۆمارکردن 5/1/2017. تێبینی هەموو جۆرە بازرگانیکردنێک بەم کتێبە و سەرجەم کتێبەکانی تری کتێبخانەی دەنجی هاوکاری قەدەغەیە. پێشەچەکی کورت لەبارەی ژیانی مەلای گەورەی کۆیە و ئەم بەرهەمەیەوە. نووسینی قانع خورشید. بسم الله الرحمن الرحیم. کورتە باسێک لەبارەی ژیانی مەلای گەورەوە. ناوی محەممەدی کوڕی عەبدوڵڵای کوڕی کاک ئەسعەدی جەلی کۆیە. کونیەکەی ئەبوو مەسعودە. ناسناوی کەمالەدینە. لە سەرەتای ژیانیەوە بە کاک حەمەد ناوبانگی دەرکردبوو. دوای کۆچی دوای باوکی سەرۆکایەتی زانایانی ناوچەکەی خۆیانی گرتوتە ئەستۆ، بۆیە بە مەلای گەورە شوهرەتی بڵاوی کرد. تاوای لێهات بەم ناوبانگەی لە ناوی خۆی زیاتر ئەناسرایەوە، هەروەک ناو شۆرەتی بە جەنابی مەلایش بڵاوی کردبوو. لە سەرەتای مانگی ڕەجەبی ساڵی 1293 کۆچی بەرامبەر 1876 زاینی لە شاری کۆیە لەدایک بووە. لە کۆشی خێزانێکی دێرینەی پڕ لە زانست و تەقوادا گەشەی کردووە. باو باپیرانی هەموو زانا و دانا و شارەزا بوون و بنەماڵەیەکی ناوداری ناوچەکە بوونە و خزمەتێکی زۆری بە زانست و ڕۆشنبیری ئاینیان کردووە. بنەماڵەی جەلیزادە زۆر ناسرا و ناودارن و باسکردنی پلە و پایە و ڕێز و شکۆ و خزمەتیان زۆری ئەوێ. مامۆستا محەممەدی جەلی مەلای گەورە هەر لە منداڵیەوە بەهۆی زیرەکی و برتیژی خۆیەوە زۆر لە دڵی باوکیدا شیرین و خۆشەویست بوو. باوکی گرنجێکی تایبەتی پێەدا. تەمەنی 5 ساڵ بوو دایکی وەفاتی کرد. ئیتر باوکی لە پێشتر زیاتر گرنجی پێەدا. تاوای لێ هاتبوو پێیان ئەوت ئەمە یوسفی مەلا عەبدوڵڵایە. باوکی چەندین دێرە شعری بۆ نووسیوە کە هانی ئەدەن بۆ فێربوون و دینداری و باوەڕپتەوی. مەلای گەورە لە ساڵی 1303 کۆچیەوە، واتە لە تەمەنی 10 ساڵیەوە دەستی کردووە بە خوێندن و فێربوون و سەرەتا بە خوێندنەوەی قورئان و خوێندنەوەی چەند نامێلکەیەکی فارسی دەستی پێکردووە. پاش ئەم قۆناغا دەستی کردووە بە خوێندن لای مستەعیدەکانی باوکی، لای چەندین مامۆستا خوێندوێتی. لە هەموو مامۆستاکانی زیاتر کە کاریگەریان بەسەریەوە هەبوو بێ مامۆستا مەلا محەممەد ئەمینی کونەفلووسەییە کە مەلای گەورە خۆی لە تەفسیرە کوردیەکەیدا ئەڵێ ئەو دڵمی کردەوە و تێگەیاندم وەک پێویست دەرسیدام. هەر لە سەرەتای تەمەنیەوە ئەوە ئەبینرا کە زۆر پشت بەخۆی ئەبەستێ و پشت بە کەسی ترقایم ناکە. هەوڵ ئەدا کەسایەتیەکی سربەخۆی هەبێ. زۆریش هەوڵی ئەدا بۆ فێربوون و ماندوونە ناسانە لەو پێناوەدا ئەکۆشا و وازی لە هەموو خۆشی و ڕابواردنێکی دنیای هێنا بوو. هەروەک خۆی ئەڵێ دەرگەی لەزەتم لەسەر خۆ بەست، چی علوم هەبوو بەدەستم خست. لەم تەمەنەیدا هەر لە مزگەوت بووە و بە قسەی خۆی هەنگاوێکیش لە مزگەوت نەچۆتە دەرەوە و لە درەنگانی شەویشدا هەڵ ئەسایەوە و لە نێو تاریکی ئەنگوستە چاوی مزگەوتدا لە بوونەوە ڕادەما بیری دەکردەوە. لەم ساڵەی تەمەنیدا هەندێک کارامەتی بۆ دەرکەوتووە و نورێکی سەوز هەموو شەوێک حاڵەنی مزگەوتەکەی بۆ ڕووناک کردوتەوە تا بەهۆی خواردنی لوقمەیەک نانی حەرامەوە ئەم ئاسوودەیەی لەدەست داوە. بەهۆی ئەم خۆ یەکلاکردنەوەیە بۆ فێربوون هەر بە لاوی
لە هەڕەتی گەنجێتیدا ئیجازەی علمی وەردەگرێ و دەبێ بە مەلاو لە جێی باوکی دەرز دەڵێتەوە ئامۆژگاری خەڵکی دەکات بۆ چاکە و خێرکردن. تا تەمەنی 32 ساڵی ئاگای لە بەرپرسیارەتی ماڵ نەبووە، بەڵام دوای ئەوەی لە ساڵی 1326 کۆچی بەرامبەر بە ساڵی 1970 زاینی باوکی بەڕێزیان مەلا عەبدوڵڵای جەلی کۆچی دوایی دەکات. ئیترباری ئەم گران ئەبێ و ناچار ئەبێ شان بەشانی دەرزوتنەوە خەریکی بەڕێوەبردنی کێلگەکەیان بێت. هەندێک ناحەزیش هەبوون کە زۆر جار پاشقوڵیان ئەدا تەگەرەیان ئەهێنایە ڕێی. ئەمانەش هەندێک بەرپرسی گەندەڵ و تەڵەکە بازانی تەریقەت و شێخایەتی بوون. لە ساڵی 1912 زاینی بەڕاستپاردنی حکوومەتی عوسمانی ئەرچی فتوادانی پێسپێردرا و بە ماوەیەکی کەم ناوبانجی ئەوەندە بڵاوی کرد کە لە هەموو لایەکەوە خەڵکی داهاتن لای بۆ پرسوڕان. تەنانەت لە ئێرانیشەوە بۆ فتوا وەرگرتن داهاتنە خزمەتی. چەندین ئەرچی حکوومەتیشی پێسپێردراوە. لە ساڵی 1915 زاینی بوو بە ئەندام لە ئەنجومەنی ویلایەتی مووسڵ، هەروەک لە ساڵی 1990 زاینی لە 4 کانونی دووەمدا وەک دادوەری شاری کۆیە دامەزرا و 10 ساڵ لەم پۆستەدا مایەوە. لە ساڵی 1924 وەک ئەندامی ئەنجومەنی دامەزرانی عێراقی هەڵبژێردرا. لە مانجی ئازاردا و تا مانجی ئاب لە بەغدا مایەوە، پاشان گەڕایەوە کۆیە و لە قازیەتی خۆی بەردەوام بوو تا ساڵی 1927 کە وازی هێنا. ساڵی 1930 بە ساڵی پێگەیشتن و کامبوونی فکری و فەلسەفی مەلای گەورە دادەنرێ، چونکە لەو تەمەنەدا زۆربەی زانستەکان فێر بوو گەیشتە پلەیەکی بەرز لە فەلسەفەدا. لەو ساڵە بەدووە دەستی دایە تەفسیر نایابەکەی بۆ قورئان، چەند سیفات و ڕەوشتێکی مەلای گەورە. باڵای لە درێژ بە خوار و لە ناوەند بە ژوور بوو، سینە و نێوچەوانی بەرین بوو، لوتی زل بوو، چاوی پان و سەیرکردنێکی تیژی هەبوو، ڕیشی پڕ و برژانجی ڕەش بوو، زۆر بە سام و هەیبەت بوو، کەمتوڕە و لەسەرخۆ بوو. بەردەوام کۆڕی جمەی دەهات لە میوان و زانا و کەسانی بەڕێزدا، خۆش ڕەفتار و شیرین گوفتار و قسە خۆش بوو. هەر کەس دەیبینی بەدەستی خۆی نەبوو ڕێزی دەگرت. کەس نەیدەوێرا نە بە ئاماژە و نەڕاستەوخۆ بیشتێنێتەوە یان بەرپەرچی بداتەوە. باوەڕی زۆر قایم بوون، دەستی بە حەق و ڕاستیەوە لەخوا زیاتر لە کەس نەدەترسا. کە چەند نمونەیەکیش لە ژیانی بژێڕینەوە زیاتر ئەم حەقیقەتانە ڕوون ئەبێتەوە و سیفاتی تریشی دەرئەکەوێ. هەروەک زۆر ڕقی لە خوڕافیات و چاوبەستنی شێخانی تەریقەت بوو، ئەمەش کێشەی زۆری بۆ ئەنایەوە. بەهۆی نەخۆشی قورحەی گەدەوە کە لە گەنجێتیەوە هەیبوو، لە کۆتایی ئەیلولی ساڵی 1942دا حاڵی خراپ بوو. لە چنارۆکەوە هێنایەنەوە کۆیە. لە 12 دەی 1943 زاینی بەرامبەر بە 1362 کۆچی بەهۆی خوێنبەربوونێکی زۆرەوە گیانی سپارد. هەر کە هەواڵی کۆچی دوایی مەلای گەورە بڵاو بوویەوە، هەموو دوکانەکانی شار داخران و شاری کۆیە شڵەژا و خەڵکی زۆر خەفەتبار بوون. سەدان کتێب و دەستنووس و شوێنەواری دوای خۆی بەجێهێشت. لە گۆڕستانی دەروێش خدر لاشەی پیرۆزیان ناشت. شوێنەوار و نووسینەکانی مامۆستا مەلای گەورە. یەکەم، تەفسیری کوردی لەسەر کەلامی خوداوەندی، دیارترین نووسینی مامۆستایە کە نزیکەی 6,000 لاپەڕێ و مامۆستا 10 ساڵی تەواو لە ساڵی 1933 تا 1943 خەریکی دانانی ئەم بەرهەمە بێوەینەیە بوو. دوو بەرگی لە ساڵی 1968 و ساڵی 1970 لێ چاپ کراوە. بەڵام ئێستا لە پرۆژەیەکی گرنگدا نووسنگەی تەفسیر خەریکی ڕێکخستن و لە چاپدانی هەرسی جزئەکەین. یەکێک لە دیارترین تایبەتمەندیەکانی ئەم تەفسیرە بەگژاچوونی خوڕافیات و ئیسرائیلیەکانە کە مانای قورئانی شێواندووە و تەفسیرە گەورەکانی وەک
نوێکەرەوە حکایەت خەون کەرامەت عەقیدەی کوردی و فڕی قەلفڕی ئەم نامیلکەیە کەوا پێشەچی بۆ ئەنووسین کەمێکی تر هەندێک قسەی لەسەر ئەەکەین. دیاری مەلا محەممەدی کۆیی کە دیوانێکی شعریە شعرەکانی مەلای گەورەی تێدایە. مەلای گەورە شاعیرێکی بەتواناش بووە و زۆربەی شعرەکانیشی لە تەمەنێکی کامەڵبووندا نووسیوە. بۆ یەکەمتر عاتیفە و سۆزی تێدا ئەبینرێ زیاتر ڕوونکردنەوەی عەقلی و وریاکردنەوە و هۆشیاری کۆمەڵایەتی و ڕووناکبیریە. دوای ڕوونکردنەوەی هەندێک لایەن و ژیان و کەسایەتی مامۆستا محەممەدی کۆیی مەلای گەورە هەوڵ ئەدەم چەند دێرێک لەسەر نامیلکەکەی بەردەستمان بنووسم و هەڵوێستی مامۆستاش لەبارەی شێخ و سۆفیەوە ڕوون بکەمەوە و چەند دێرە شعرێکیش لە دیوانەکەی بهێنمەوە. چەند لایەنێک لە کەسایەتی مەلای گەورە. مامۆستا مەلا محەممەدی کۆیی دیارترین سیفەتی یەکلابوونەوە بوو بۆ حەق. ئەو ئەوەندە ساغ و ڕاستگۆ بوو لەگەڵ بیر و باوڕەکانی خۆیدا و بەری بووە لە درۆ و چاوبەستکردن کە کەسانی دەوروبەری جیاوازیەکی ئەوتۆیان لە ژیانی ماڵ و دەر و مزگەوت و بازاڕیدا نەکردووە. بڕیاری گەورە مەسعود محەممەدی کوڕی مەلای گەورە دەربارەی باوکی ئاوا ئەڵێ باوکم لە دەرووندا ئیمانی بە حەق هێنابوو. لەو ئیمانەدا تێکڕای بوونەوەر لە بەرچاو و لە بارتەبعی جۆرێک لەنگەری بەستبوو کە ئیتر گۆڕانی باری نەدەگۆڕا. لە ماڵەوە لە مزگەوت لە نێوان ئاپۆڕەی خەڵق و لای دەسەڵاتدار و بێدەسەڵات یەک زەڕە فەرق بە قسە و بەڕەفتاری نەدەکرا. چ لە ژووری خۆی تەنها بایە و کتێبێکی بخوێندایە و چ لە دیوەخان یان مزگەوت لەگەڵ خەڵک دانیشت بایە یان لە هەر هەڵکەوت و هەڵوەستی دیکەدا بایە هەمان ڕەفتاری دەکرد. واتە تەنها بایە و خەڵک دیار بایە بایی سەری مویەک حرەکە و سەکەنەی نەدەگۆڕا. هەر بەقەدەر ئەوەی شەرم لە سێبەری خۆی بکات شەرمی لە خەڵک کردووە. من بەلای کەمەوە 10 ساڵێک بەر لە وەفاتی گەیشت بوومە تەمەنێک مانای شتان تێبگەم. 24 ساڵی بووم کە وەفاتی کرد. لەو 10 ساڵەدا بەولای هەموو سنوورێکەوە ئەم دیاردەی لەنگەربەستن و نەگۆڕانم لە مرۆڤدا بەدی دەکرد تا ئەوەی هەندێجار بەلای خۆشمەوە دیاردەکە نائاشنا خۆی دەنواند هەر دەتگوت بەسەر مەتەڵێکدا دەنوارڕم کە باشی تێناگەم. سیفەتێکی تری ئەم زانە بلیمەتە ئەوە بووە کە سام و هەیبەتێکی زۆری بووە و هەر کەس بینی بێتی شەرمی لێ کردووە و حەپەساوە. دوور نییە خاڵی یەکەم هۆی ئەم خاڵە بێت. واتە بۆ حەق یەکلابوونەوەکەی وای کردووە کە ئەوەندە شکۆمەند و بە هەیبەت بێ. هەر وەک مەسعود محەممەد ئەڵێت وابزانم ئەم قاڵبوونەوەی بۆ حەق کە گفتار و ڕوفتاری یەکچوون کردبوو یەکێک بوو لە هۆی ئەو هەیبەتەی کە لەو مەجلیسە دەنیشت ئەوی تێدا بایە لە مەجلیسی دانیشتن بگەڕێن و سەیری ئەو ڕێگەیە بکەین کە پێیدا دەڕۆیشت. لە ماڵەوە بۆ مزگەوتی گەورە 2 ڕێگە هەبوو. یەکێکیان بەناو بازاردا دەچوو کە بە ناچاری ئەو ڕێگەی دەگرتە بەر هەر لە زارکی بازاڕەوە کە بۆ ئەهلی بازار دەردەکەوت تێکڕایان هەڵدەستانەوە سەرپێیان تا لێیان ڕەت دەبوو. تەنانەت گاور و جوولەکەش وەک موسڵمانەکان بۆی ڕاست دەبوونەوە. واز لە ئەهلی بازار بهێنیم بۆ مناڵی کۆڵانەی گەڕەکی خۆی. عەسری ڕۆژانی کۆتایی بەهار و سەری هاوین کە لە ماڵەوە دەردەچوو بەرەو مزگەوتی حاجی مەلا ئەسعەد منداڵانی گەڕەک کە سەرگەرمی قەپ و قیڕی چگێنە و تۆپێنە بوون هەر کە چاویان پێی دەکەوت کەلاو جگ و تۆپیان لە دەستان بەردەبووە و خۆیان بە دیواری ئەو بەری کۆڵانەوە دەگرت تاکو لە چاوانیان بزر دەبوو. ئینجا وردە وردە دەگەڕانەوە بۆ گەمەکانیان. هەر مەسعود محەممەد دیمەنێکی تری ژیانی باوچیمان بۆ ئەگێڕێتەوە کە زیاتر هەیبەت و شکۆی مەلای گەورەمان بۆ دەردەخات. ئەڵێ جارێکیان ماڵمان لە چنارۆک بوو عەسران باوکم لە ماڵەوە بەرەژێر دەچوو بۆ ناو باغەکان
ئەو جارەش بە عادەتی خۆی لە باخچە بوو. من لە ژێر کەپری ماڵمان ڕاوەستا بووم، چەند کەسێک هاتن سەلامیان کرد و لە باوکمیان پرسی، گوتیان لە دیوی ئێرانەوە هاتووین بۆ پرسیارێکی شەرعی. من بردمن بۆ سەراوردی باغەکە و ئەو شوێنەشم نیشاندام کە باوکمی لێ بوو. هەر لە بیرمە باوکم کەوایەکی ئاو دامەنی لەبەر بوو، یەک هەمینیان بە کەمەری بەسەر کەواکەوە بەست بوو. چاوم لێ بوو، پیاوەکان گەیشتنە لای و سەلامیان کرد. گوێم لێ بوو، گوتیان لە جەنابی مەلا دەگەڕێین. باوکم وتی جەنابی مەلا؟ گوتیان بەڵێ. دوو پەنجەی دەستی ڕاستەی بردە سەر سینجی و وتی جەنابی مەلا ئەمەتە. کابراکان وەک داریان لە لوتی بدەی بەرەو پاش گەڕانەوە و وەها شڵەژان بۆ چەند لەحزەیەک نەیانزانێت چ بکەن تا هاتنەوە سەرەخۆ چوون دەستیان ماچ کرد. ئەم دیمەنە بچووکە لە بەرچاومدا جیهانێکی ئەفسوناوی لە باوەشی خۆی دەگرت. هەیبەت و شکۆی باغێکی چۆڵ بە دەوری پیاوێکی تەنهای کەوا لەبەری هەمیان لە کەمەری دار عەسا بەدەست نەک هەر لە دڵی مندا بەڵکو لە دڵی ئەو دوو سێ پیاوە غەریبەشدا هێندە سامناک بوو. دەتگوت سێبەری بەسەر هەموو مەڵبەندەکە کێشا بوو. ئەو سێ کەسە ئەگەر لە ناکاو بەسەر دەستەیەکی چەکداری زرێپۆشدا کەوتبانە هەر هێندە دەشڵەژان. وابزانم من هەر بە دوواداچوونێک بدەم لەبارەی ئەم وەسفە واقعی و ئەدەبی و جوانەی مامۆستا مەسعود محەممەدەوە ئەوە تەنیا قسەکانی ئەو ناشرین ئەەکەم و لە جوانەکەی کەم دەکەمەوە. هەر بۆ حەق ساغبوونەوەی مەلای گەورە وای کردبوو ئەم پیاوە بلیمەتە زۆر بوێر و چاونەترس بێ و لە هیچ کەسێ سڵ نەکا. بڕوانە ئەم هەڵوێستە ناوازەیە کە مەسعود محەممەد بۆ مانی باز دەکا مەلیک لە هەولێر پێشوازی لێ دەکرا. ئێوارە بەلەدیە لە یانەی فەرمانبەران داوەتێکی جێرا لەسەر شەڕەفی مەلیک. مەلا ئەفەندی باوکم بۆ داوەتەکە لە باداوەوە هاتن بۆ هەولێر. من مناڵێکی 10-12 ساڵی بووم لە خزمەتیاندا هاتم لەبەر دەرگەی نادی ئۆتۆمبیلەکەی مەلا ئەفەندی و هی متەسەڕیفی هەولێر لە یەک کاتدا وەستان و خەڵکەکەیان لێدابەزی. متەسەڕیف سلاوێکی کرد و پێشی مەلا ئەفەندی و باوکم کەوتەوە بەرەو شوێنی داوەتەکە. باوکم هەنگاوی هەڵێنا و دەستی متەسەڕیفی گرت، پێی گوت جارێ نۆرەی ئێمەیە متەسەڕیف، ماڵم حەقە. بەسەرخۆی نەهێنا و گوتی مرازم ئەوە بوو ڕێبەڵەدی بکەم نەکا ئێوە شارەزای شوێنەکە نەبن. باوکم پێی گوتەوە باش شارەزای. ئیتر مەلا ئەفەندی و باوکم لە پێشەوە و متەسەڕیفیش بە دوایەنەوە بەرەو کۆمەڵی داوەت کراوانەوە ڕۆیشتن. خەڵکیش کە جەمبورەی بەست بوو بە دەوری نادیەوە چاو ئەبلەق بوون. هەر لەو داوەتەدا باوکم هەندێ قسەی بە مەلیک فەیسەڵ گوت گەلێک بەو لای ڕاگررتنی متەسەڕیفەوە بوو. مەسعود محەممەد دوای جێرانەوەی ئەم ڕووداوە لە ژیانی باوکی خۆی سەرنجێکی لەسەر ئەخاتە ڕوو. نەوەک خوێنەر پەی بە مەزنی ئەم هەڵوێستە نەبا، ئەڵێ خوێنەر ئەبێ ورد بێتەوە لە ڕاگەیاندنی ئەم جۆرە هەڵوەستە. لە 1000 مەلا یەکێکی زات ناکە قۆڵی مدیر ناحیە بگرێت و بە دوای خۆیەوە بدە، هەر نەبێ لەبەر ئەوەی کە ئەزانێ بۆی ناچێتە سەر. لەوە هەر بگەڕێ کەنان بڕانیش تێدایە کە مەلاش زات نەکات کەسی دیکە زات ناکات. ئەدی چۆن مەلای کۆیە متەسەڕیفی دواخست و دواتریش قسەی بە مەلیک فەیسەڵیش بڕیەوە. مامۆستا مەسعود محەممەد دوای خستنە ڕووی ئەم پرسیارە خۆی وردە وردە دانەدانە هۆکاری ئەم چاونەترسیەی باس ئەکا. لەبەر ئەم هۆیانە یەکەم خۆی لەسەر حەق دەزانێ، دوو بڕوای پتەوی بە خۆی و کەسایەتی خۆیەوە هەبووە تا ئەوەی ڕەفتارەکە بە لایەوە وەک ئاو خواردنەوە وابوو. سێ ترس و تەمای لە دڵا نەبوو. چار بەخۆیدا ڕادەپەرموو زاڵ بێت بەسەر هەر ئەنجامێکی لەو هەڵوەستانەدا بکەوێتەوە. 5 شەرمی لە خۆی دەهاتەوە لە ئاست داخوازی هەڵکەوت خامۆش بێت. 6 کەرەستەی هەموو هەڵوەستێک و
هەڵکەوتێکی لەوانەی بێنە بەر هەنگاوی مرۆی وەک خۆیەوە بە زیادەوە هەبوو، هەر لە زمانی پارا و تا ڕەوانبێژی تا زانستی سەردەم تا مێژووی گەلان تا دڵی هۆشیار تا جورەتی بێسنوور. هەفتەم بەگشت ناڕەواییدا دەچووەوە نەک ڕەوایی. هەشتم مەلایەتی بەلای ئەوەوە ژوورووی هەموو پایەکەوە دەهات. سیفەتێکی تری مەلای گەورە کە تەواوکەری سێ سیفەتەکەی پێشووە ئەوەیە کە لە مەلایەتی و بواری تایبەتی خۆشیدا هەر بە جورئەت و زانا و شارەزا بوو. بە سەلماندنی ئەم قسەش دیسان جێرانەوەکانی مەسعود محەممەد ئەکەینە بەڵگە. ئەو دەربارەی باوکی ئەڵێ باوکم مەلا بوو، بەڵام مەلایەک کە بتوانێت لە هەموو زانستەکانی ئیسلامدا کتێب دابنێ، تەنانەت لە هەندێ مەسەلەدا ئیجتیهادی خۆی بەکار دەهێنا، بە درێژایی عومری مەلایەتی خۆی دەرسی گوت بێتەوە، یەکسەر بێ ئامادەکردن دەرسی گوتۆتەوە. دەمدیت کە دەکەوتە سەر شەرح و تەقریری دەرسەکان وەک تافگا قسەی لێ هەڵدەڕژان. ناوناوە لە گەرمەی تەقریردا هەڵوەستێکی دەکرد و چاوی دەبڕیا شتێکی نادیار. دەیگوت لەو تەرزە حاڵەتەدا چەند ڕێبازێکی شەڕح بۆم دەکرێنەوە. لەو هەڵوەستەدا یەکێکیان پەسەند دەکەم، واش دەبوو کە پێویست بە شەڕح نەبوو بێت، بە چەند قسە و هێمایەک لە دەرسەکە دەبەوە. باوکم کە بتوانێت بە کوردی و عەرەبی، تورکی، فارسی تا حەز بکات لەسەر بابەت بدوێ، بێ حازرکردن و بێ کاغەز و بێ ئەوەی پێشتر ئاگادار بوو بێ لە چ دەدوێ. پێنجەم ئەم باوەڕ بەخۆبوونە لە ڕووڕاوەستانەی بۆ دەسەڵاتداران وای نەکردبوو کە لە خۆبایی بوون و دوورەپەرێزی تێدا دروست بێت، بەڵکو بە پێچەوانەوە مەلای گەورە بەرامبەر کاسبکاران و ڕەنجبەران زۆر خاچی بوو، زۆریش ڕێزی لێدەگرتن، چونکە خۆشی جوتیار و ڕەنجبەر بوو. لە کێڵگەی خۆیدا لە چنارۆک کاری دەکرد. ئەو ڕێزی کاسبکارێکی ئەدا بەسەر دەیان شێخ و سۆفی درۆی نەدا. مەسعود محەممەد لەم بارەشەوە ئاوا ئەڵێ ئەو خۆی هەمیشە کاسبکار و ڕەنجبەر و ئەرکردەری خاوێنی بەلاوە محتەرەم بوو. سەدان جارج لێم بیستووە ڕەنجبەرێکی چاڵاک هەزار سۆفی و فەقێ و دەروێشی عەمەل بەد دەهێنێ، یان کە دەیگوت نانێکی بە ئەرکی شان پەیدا کرابێ 100 شەرەفی هەیە بەسەر سوود و دارایی ناڕەوادا. مەسعود محەممەد ئەوەمان بۆ باز دەکا کە جارێکیان خزمان لە مەلای گەورە کۆبوونەوە بۆ ئەوەی هانی بدەن بچێتە بەغدا و تەکلیف لە حکومەت و مەلیک بکا کە هەندێک یارمەتی بدەن، چونکە میوان و فەقێ و ڕێبواری زۆری لە دەورە و باری گوزەران و ئابووریشی زۆر باش نییە. باس ئەکا ئەڵێ باوکم لە وەڵامدا پێیگوتنەوە کە بە نوچی دار عەساکەم ئاو ڕادەچێشم بۆ بن درەختێکی تین و 1000 جار بەلامەوە بە شەرەفترە لەوەی لە بەردەرکەی مەلیک داوای ڕوخسەتی چوونە ژوورەوە بکەم. دواتر بەدەم پێکەنینەوە ئەم بەیتەی دەخوێندەوە: شاهی کە نەبێ ڕادەبوێرین بە فەقیری، بە ئەهلی قەناعەت لە پڵاو خۆشترە داندووک. شەشەم قوڵبوونەوە و ڕامان لە گەردوون و ژیان. مامۆستا محەممەدی جەلی وەکو زاناکانی پێشینی ئەم ئومەتە بووە، نەک هەر مەلایەک بوو بێ و بەس، بەڵکو زۆر ژیر و بیرمەند و وردبین و بە ئاگا بوو. ئەو زۆر لە خەڵکی دەور و زەمانی خۆی جیا بووە، زۆریش پێشیان کەوتووە لە دەرکردنی ڕاستیەکاندا. مەسعود محەممەد ئەڵێ لە سیەکاندا شەوێکی هاوین کە خەڵک هەموو لە سەربانان دەنووستن، دوای بەسەرچوونی دەمی دیوەخانە و داهاتنی کاتی خەوتن لە نوێنەکەمدا هێشتا نەبۆژابووم، باوکم لە نێو تەخت و چیغی خۆیەوە بانگی مامی کرد. بانەکانمان بەسەر یەکەوە بوون و شوورەیان لە بیندا نەبوو. بانەکانمان بەسەر یەکەوە بوون و شوورەیان لە بیندا نەبوو. گوتی نورەدین سەیری فڵانە شوێنی ئاسمان بکە، وا فڵانە ئەستێرەی
سەیار خەریکە فڵانە ئەستێرە دادەپۆشێ. لەو عومرەی 13-14 ساڵیمدا بە دڵمدا هات کەوا ڕەنگە باوکم تاکە مرۆڤێک بێ لە هەموو کوردستانی عێراقدا سەرنجی بۆ دیمەنی ئاسمان ئەو تۆی بچێشێت و ئەستێرەکان بناسێتەوە بە وەستا و گەڕۆکیانەوە. ئەم نمونەیە لەسەر ڕامانی ئەم کەڵە پیاوەیە لە گەردوون و سروشت. هەر بە دوای ئەم نمونەیەدا مەسعود محەممەد نمونەیەکی تری بیرکردنەوەی باوکیمان بۆ باس ئەکا کە ئەوە ئەسەلمێنی کە مەلای گەورە لە ئاسماندا جێ نەماوە، بەڵکو هەرچۆن لە ئاسمان ڕاماوە هەروەش لە ئەحوالی ڕۆژگار و وڵات و سەرزەویش تێفکریوە و پێشبینی داهاتووشی کردووە بە پشتبەستن بە قوڵبوونەوە و بیرکردنەوەکانی ڕۆژانەی. ئەڵێ هەروەهاش لە بیرمە کە نەوتی باوە گوڕگوڕ کەوتە سەرباری ئیشی تەواو و ئاگرەکانی شەو ڕۆژ بڵێسە و دووکەڵیان بەرز دەبووە. باوکم تێبینی ئەوەی کرد کە ڕەنگە زۆر نەبات ئەو هەموو دووکەڵی پڕ لە غازی هەمە جۆر بە هەوادا بڵاو دەبێتەوە، کاری بەد لە دەغڵ و درەخت بکات و ژەنجیان پێ هەڵبێنێ. وابزانم حکومەتیش بیری لەم لایەنە نەکردبووە. دوای دەیان ساڵیش ئینجا حیکایەتی پیسبوونی هەوا کەوتە سەرزار و زمانی خوێندووەکان. دوای باسکردنی ئەم سیفەتانەی و پێش ئەوەی بچمە سەرلایەنیشی زۆر دیار و پەیوەندیداری بەم باسەی خۆمانەوە، حەز ئەکەم ئاماژەیەک بۆ کاریگەری مەلای گەورە بکەم لەسەر مەسعودی کوڕی، کەسێک کە مەسعود محەممەدی گەورە بڕیار و فەیلسوف و نووسەر نەناسێ. باسکردنی کاریگەری مەلای گەورە لەسەر دەروون و کەسێتیشی هیچ سەیر نییە بەلایەوە و ڕایناس لە چێنێ سەرنجی ڕاناکێشێ. مەسعود محەممەد بەو دەیان کتێبە قوڵ و گرنگانەی کە نووسیونی بەو سەرنج و تێبینیانەی لە بواری ئەدەب و زمانی کوردیدا خستوێتی ڕوو بەو زمانە پارا و شیرینەی پێی ئەنووسێ هەموو خوێنەرانی خۆی سەرسام کردووە. تەنانەت سەدام حوسێنی سەرۆک کۆماری پێشووی عێراق چەندین جار دوای پەخش بوونی بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی یان نووسینێکی بابەتێکی ڕۆژنامەوانی پەیوەندی پێوە کردووە لە ڕێگەی سکرتێریەکانەوە سەرسامی خۆی بۆ دەربڕیوە و ئامادەییشی دەربڕیوە کە چی بوێ بۆی ئەنجامدا و پێی ببەخشێ. ئەمیش تەنیا سوپاسی دەربڕیوە و داوای هیچی نەکردووە. جارێکیش دوای چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنی لە ئابی ساڵی 1984 زاینیدا کە تێیدا گلەیی بە چاپ نەگەیاندنی کتێبەکانی کردبوو، سەرۆک کۆماری تیاچووی عێراق فەرمانی دابوو کە چۆنی ئەوێ ئاوا کتێبەکانی بۆ چاپ بکەن. مەسعود محەممەد بیرمەندێک کە بتوانێت دەیان لاپەڕە لەبارەی دیوارێکی وەک هێلکە سپیەوە بنووسێ، چەندین واتە بۆ دێرێکی ناڵی بدۆزێتەوە کە بە بیری مامۆستا و زانا عەبدولکەریمی مودەڕیس و کوڕەکانیشیدا نەهات بێ و هێمنی شاعیر بڵێ ناڵی ناسترینمان مەسعود محەممەد بوو. کەس لە حزوری ئەودا باسی ناڵی نەئەکرد و هەژاری ئەدیب و شاعیر و وەرگێڕ و زمانزان لەبارەیەوە ئەڵێ لە هەموو جیهاندا کەس وەک مەسعود نانووسێ، کەسێک قەڵەمی ئەوی نییە، ئەو کوردیەی ئەو دەینووسێ لە توانای کەسدا نییە. ئەمە لە کاتێکدا کە ئەحمەدی قازی نووسەری کوردی ڕۆژهەڵاتی لەمەڕ هەژارەوە دەڵێ من لە نزیکەوە هەژار دەناسم، هەرگیز لە خۆوە تعریفی لە کەس نەدەکرد. ئەوێک بە عەقاد و هیگڵی کورد باس بکرێ بە قسەی هەندێ نووسەر و ڕۆشنبیر، کەسێک کە بە قسەی خۆی هەرگیز لەژێر کاریگەری کەسدا نەبوو بێ و سێبەری کەسی پێ مەزن نەبوو بێ، پیاوێک خەسرە و جاف لەبارەیەوە ئەڵێ ئەوانەی لە دەرەوە خەڵاتی نۆبڵ وەردەگرن بە بڕوای من لە مەسعود محەممەد زیاتریان پێ نییە. بیرمەندێک فەرهاد پیرباڵ لە وەسفیدا بڵێ مەسعود محەممەد تاقانە فەیلسوفی کوردە، هەر وەک بە فەیلسوفی ناو بردووە ئەم پیاوە ترسناکە
کە 7 دانە ساڵ لە خەڵوەت و بیرکردنەوەدا بووە، بیری لە بچووکترین شتی دەوروبەرشی کردووەتەوە، کەچی کاتێک باسی باوکی ئەکات بە ئاشکرا مرۆڤێکی ترە و ئەگەر ڕەوا بێ بڵێم هەر منداڵەکەی کۆشی بابێ، کە گرنگیەکی تایبەتی داوە بە ژیان و فکری مەسعود محەممەد لەبارەی کاریگەری کەسایەتی مەلای گەورە لەسەر بیر و کەسێتی مەسعود محەممەد ئەڵێ لەژێر کاریگەریەکی زۆری باوکیدا بووە، بێگومان پێ کاریگەربوونێکی ڕوحانی بووە، هەر ئەو ئاماژە بە سەیرترین شت ئەکات لە حوکمی دژیەکەکاندا کە کاریگەری باوکی لە ڕوویەکەوە وەک گڵۆپێکی درەوشاوە بووە بۆی بۆ ئەوەی باوەڕ بە حەق بێنێ و دەستی پێوە بگرێ و دوور بێ لە درۆ. لەلایەکی ترەوە لە ڕوویەکی بەرامبەرەوە کەسێتی مەلای گەورە بەو بلیمەتی و شارەزایی و زمان پاراویەوە کە هەموو ئاستەکانی تێپەڕاند بوو کاری کردبووە سەر کەسێتی و ئازایەتی ئەدەبی مەسعود محەممەد و کپی کردبوو بە مەرجێک هەر لە منداڵیەوە مەسعود توانای زۆری تێدا بوو بە قسەی ئەم کپکردنە و ترساندنە هەرچەند لە ژیانی مەسعوددا لە چاوان ون بووە و دیار نەماوە بەڵام لە ناو نەچووە. مەسعود محەممەد خۆی لەم بارەیەوە ئەڵێ باوکم تاکە مرۆڤێکە تەئسیری بێسنووری لێم کردبێ، ئەو تەئسیرە لە زۆر ڕووەوە بوو، بەڵام من تەنها باسی دوو ڕووی دەکەم کەوا زۆر بە سەیری پێچەوانەی یەکترن. ڕووی یەکەم ئەوەیە کە حەق پەرستی و ڕاستگۆیی و ڕاستڕەوی ئەو لە مندا ماکی تەقدیسی ڕاستی ڕسکاند، ئەو تەقدیسەش کێشایەوە سەر هەندێکە تا ڕادەی قێسهاتنەوە سڵ لە درۆزن و درۆ بکەمەوە، بە تایبەتی لە مەیدانی کۆمەڵایەتیدا. ڕەنگە عوزری کەسێک قبول بکەم لەو درۆیەی دەیکات لە مامەڵەتی بەیع و بازاردا، بەڵام یەکێک لە بیرروڕا و فەرسەفە و ڕامیاری و شتی گشتیدا درۆ لەگەڵ میلەتەکەی بکات تاوانبارترە لە پیاوکوژ و ڕێگر و دەستبڕ. درۆکردن لەگەڵ میلەتدا بەلامەوە خیانەتی بێتەویلە. ڕووی دووەم ئەوەیە کە شەخسیەتی زێدە بەهێزی باوکم لە مندا وردە وردە هەستی لە خۆڕازی بوون و بە خۆدا ڕاپەرموونی کەس کردووە، ساڵ لە دوای ساڵ بە شێوەیەکی ئاشکراتر بۆم ڕوندەبەوە کە من هەرچی هەبم ناگەم بەو باوکە، ڕاستیەکەی بەحاڵ لە دەست هەستی خۆ بەکەم زانین ڕزگارم بوو. هەمیشە لەگەڵ خۆمدا دەمگوت من هەر جورئەتێکی لە پێویستدا بنوێنم ناگا بەو جورئەتەی کە لە هەمان پێویستدا باوکم دەینواند، تا گەیشتم بە پلێک کە ترسم لێ بنیشێ لە خۆدەرخستن و لە هەڵوەستەدا ڕاوەستان، چونکە کەمەکەمە ترسی ناگەم بەو لێم دەبوو بە ناوێرم وەک ئەو. هەر لە بیرمە لەگەڵ بیرکردنەوەش شەرم دام دەگرێ. هاوینی ساڵی 1946 کە کژی کزبوونەوەی کوردایەتی بوو، عەبدولئیلاه لە هەولێر ئاهەنگێکی شاهەنشایانەی بۆ گێڕدرا و لە ئاهەنگدا بە گوتار و بە شەعر لەلایەن هەڵپەرستانەوە بۆ ئاسمان بردرا، هەمووشی لەسەر حیسابی کوردایەتی. لەو دەمەدا ڕازی بووم بە نرخی نیوەی عومرم بوێرم هەڵستم و لغاوێک بخەمە زاری ئەو هەموو پێدا هەڵگورتنە و شاباش و چاوشیە. بەڵێ جورئەتم نەکرد، بەڵام بێگومان هۆیەکی گەورەی جورئەت نەکردنەکەم بریتی بوو لەوەی کە لەگەڵ خۆمدا دەمگوت ئەگەر باوکم بەرحەیات بووایە ئەو کەسانە نەیان دەوێرە وەها بەڕاشکاوی لەسەر حیسابی شەڕەفی کوردایەتی حیا و شەرمی وڵاتەکەیان بۆ سەر پێڵاو هەڵباوێن. بەر لەوەی خۆم درکێنم کەس نەیدەزانی و گومانی بۆ ئەوە نەچووە کە چ جۆرە شەڕی ناوەچی و دەرونیم کردووە بۆ ڕەهابوون لە چنگاڵی ئەو هەستەی خۆ بێدەسەڵات زانین لە تەک دەسەڵاتی بێسنووری باوکمدا. ئەبێ مەلای گەورە چ گەورە و مەزن بووبێ کە مەسعود محەممەدی وا ترساند بێ. هەفتەم سیفەتێکی تری مەلای گەورە کە من وەک دوا سیفەت باسی ئەەکەم پەیوەندیشی بە نامیلکەی فڕی قەلفڕیەوە هەیە، ئەوەیە کە زۆر عەقڵانی بووە و بەگژاچوونێکی زۆر زەق و ئاشکرای هەبووە لە تەک سۆفی و دەروێش و بەناو شێخەکاندا.
ئەو باوەڕی تەواوی بە عەقڵ هەبوو هەموو کار و ڕەفتار و گوفتارەکانی دەروێشان و تەڵەکە بازەخۆ بە شێخزانەکانی بە گەمژەی و بێعەقلی و خوڕافیات دەزانی. ئەو زۆر ڕێزی بۆ شێخانی پیاوچاکانی وەک مەولانا خالیدی نەقشبەندی و کاک ئەحمەدی شێخ هەبوو. پەیوەندیشی لەگەڵ چەندین شێخی بۆ خواسوولحاوی زەمانی خۆیدا هەبووە، بەڵام دژایەتی کەس پەرسی و نەفامی و حەیاحووی زۆرێک و لە قۆڵبڕ و درۆزن و دەجالەکانی دەکرد و هەموو جۆرە هاوار و هانابردنێکی بۆ جگە لەخوا بە شیرک و کفر دەزانی. لە نامیرکەیەکدا ئەڵێ جگە لەخوا پەنا بە کەسی تر مەگرن لە کار و گوزەرانتاندا. پەناگرتنیش بە زمان نییە، بەڵکو بە کۆشش و کار و توانا و هێز خستنە ئیشە و بە پتەوکردن و بەکارخستنی هەموو هۆکارەکانە بۆ چارەسەری نەخۆشیەکانی دڵ و تووڕ هەڵدانی پیساییەکان و خەوشیەکانە لە بیرروباوەڕدا، وەک ئەوەی هیچ وەلی و پێغەمبەرێک نەکەین بە هاوبەش و شەریک بۆی، کەسمان کەسی ترمان بەخوا سەیر نەکەین. ئەم جۆرە بیرکردنەوەی مەلای گەورەش لەوەوە دێ کە جگە لە زیرەکی ژیری خۆی کەوتوو بۆ ژێر کاریگەری قوتابخانەی جەمالەددینی ئەفغانی و محەممەد عەبدەی قوتابیەوە. لە پێشەچی ڕوونکردنەوەی کتێبی سەرگوشتەکانی ژیانی مامۆستا محەممەدی خاڵدا ئاوا هاتووە. پاش غەفڵەتێکی درێژخایەنی جیهانی ئیسلامی کە موسڵمانان بێ ئاگایەکی ترسناک ڕووی تێکردبوون و شارەزاییان لە ئاینەکەیان کاڵ ببووە، لەگەڵ ئەوەشدا خوڕافێکی زۆر بڵاوبووە. دەوڵەتی عوسمانی بەرەو کزی و لاوازی دەچوو، وڵاتانی ئیستیعماریش هەر ماوەیەک پارچەیەکیان لێدا دەبڕی. لەم حاڵەتە شپرزەدا سێ ڕەوتی نوێکردنەوە و بە ئاگاهێنانەوە سەریان هەڵدا. یەکەم، ڕەوتی سەلەفیەت لە حیجازەوە بە پێشەوایەتی محەممەدی کوڕی عەبدولوەهاب. دووەم، ڕەوتی ڕیفۆرم خوازان لە ئەفغانستان و هیندستانەوە بە پێشەوایەتی جەمالەددینی ئەفغانی. سێیەم، ڕەوتی بانگەواز و ڕێخستن لە میسرەوە بە پێشەوایەتی حەسەن بەننا. ئەم سێ ڕەوتە وردە وردە بوون بە سێ قوتابخانە و بەرەو وڵاتانی دیکەی ئیسلامی کشان. زۆر لە وڵاتە ئیسلامیەکان پێیانەوە کاریگەر بوون. کوردستانی ئێمەش نەبوێررا لەو کاریگەربوونە بە ڕێژەیەکی کەمتر لە وڵاتانی دیکەش بوو بێت. لەو زانایانەی کاریگەری ڕەوتی دووەمیان کەوتە سەر و بوون بە بەشێکی قوتابخانەی ڕیفۆرم خوازی لە کوردستاندا دوو مامۆستای بیر ڕووناک هەڵکەوتوو بوون. یەکەمیان مامۆستا مەلا محەممەدی جەلیزادەی کۆیە مەلای گەورە کە مەسعود محەممەد لە چەند شوێنێکی نووسینەکانیدا باسی کاریگەربوونەکەی دەکات و مەلای گەورە بە شوێنکەوتەی ئەو قوتابخانەیە دادەنێت. دووهەمیان مامۆستا شێخ محەممەدی خاڵ بوو ڕەحمەتی خوایان لێبێت. ئەم دوو زانایە زۆر جەختیان لەسەر ڕاستکردنەوەی چەمکە هەڵەکان دەکرد و هەوڵی فاماندن و تێگەیاندنی خەڵکیان ئەدا بە هەموو شێوەیەک. بۆیە لە پیشاندانی ڕووی ڕاستی ئیسلام و بەگژاچوونەوەی خوڕافات کە لەو سەردەمەدا وڵاتی تەنی بوو. مەلای گەورە فڕی قەلفڕی دەنووسێت و شێخی خاڵیش مەولودنامەی نەوئەسەر هۆی ئەم دوو نووسینەش وەک شێخ خۆی ئەڵێت لە جیاتی هەندێک لە نامیلکەی تر لە خوڕافیات خاڵی بوو. لە فڕی قەلفڕیشدا زۆر بە ئاشکرا دیارە کە مەلای گەورە زیاتر بیری لای دنیای موسڵمانان بووە و باش زانیوێتی کە شوێنکەوتنی کەرامەت و خوڕافات و ماڵی موسڵمانان کاوڵ ئەکات و قیامەتیشان هەر بە هیچ. تاکە داوای مەلای گەورە لە شێخ پایرستەکان ئەوەیە بگەڕێنەوە دۆخی مناڵی و هەر وەک ساوایەک بی بکەنەوە، ئەوجا بزانن زۆربەی کار و قسەکانی گەورەیی ئێستا بە پڕ و پوچ و بێبەها و شێتی دەرناکەوێ. مامۆستا محەممەدی جەلی لەم نامیلکە بچووکەدا زۆر بنەمای جوان
ڕوون ئەکاتەوە و زۆرێک لە ڕیوایەتە ئیسرائیلی و هەڵبەستراوەکانی ناو عەقاید و تەفسیر ڕەت ئەکاتەوە و ناڕاستیان ئەخاتە ڕوو. ئەگەر سەرنجێکی نووسراوەکانی مەلای گەورە و ژیانی ڕۆژانەش بدەین، ئەبینین هەمیشە و بەردەوام دژایەتی، خوڕافیات و چاوبەستکردنی کردووە بە ناوی خوا و شێخایەتیەوە. لە هەموو کتێبەکانیدا ئەگەر بە یەک دێریش بێت، بەرپەرچی ئەم بیر و باوەڕە ناڕاستەی داوەتەوە. زۆری ڕق لە گەوجی و ناعەقڵانی بووە، وەک لە فڕی قەلفڕیدا دەرئەکەوێ، پشتی بە فیترەت و سروشتی پاچی مناڵان بەستووە بۆ بە درۆخستنەوەی خوڕافیات و شتانی نامەعقول. مەسعود محەممەد ئەڵێ وەها بووە لە مەجلیسی خۆی کە جارێ تەمەنم 4-5 ساڵی بووە، قسەی مەیلە و کامڵانەی لێ گێڕاومەتەوە لەسەر شکێنکردنی ئەو کەسانەی بە خوڕافات هەڵدەخەڵەتێن. قسەیەکی منی باس کردبوو بۆ ئاپۆڕی گوێگرانی وەعزی ئێوارەیەک لە ئێوارانی ڕەمەزانی ئەو تەمەنەم گوێبیست ببووم. گۆیاکەری دەجال جێگەی 70,000 جوولەکەی لە سێبەری یەک گوێچکەیدا دەبێتەوە. منیش گوتبووم کۆڵانەی کۆیە تەسکن، ئەو کەرەیان پێدا نایەت لێ مەترسن. باوکیشم قسەکەی لە وەعزدا کردبوو بە شایەت بۆ زێدە گومڕایی و گەمژەیی کەسێکی درۆیەک بسەلمێنێ کە هۆشی ساوایەک پێ ڕازی نەبێ. بچووکترین دەرفەتی بۆ دەرخستنی ئەم دژایەتیە لەدەست نەداوە و هەر جێگەیەک لوا بێ بۆ دەربڕینی ڕاوبۆچوونی خۆی لەمەڕ ئەم مەسەلەیە و بەرپەجدانەوەی خوڕافیاتی شێخپەرستان بەکاری هێناوە و قۆستوێتیەوە. لە تەفسیری ئاەتێکدا ئەڵێ تەمەشاکەن زیادەڕۆیی لە خۆشویستنی شێخانی تەریقەت چۆن دروست بووە و هاتۆتە گۆڕێ بە قسە و تڕوهاتی دەروێش و سۆفیەکان و بە حیکایەتی مەلا بێ ئاگاکان و چیرۆکەکانیان. بە جۆرێک شێخانیان لێکردوین بە خوا و ئەیان پەرستن، بەڵکو خوا هەر ناناسن مەگەر تەنیا وەک ئامراز و وەسیتێک کە ئیرادەی شێخ بەجێ بێنێ و کارەکانی جەنابی ئەو ڕاپەڕێنێ و باوەڕشان وایە کە ئەم بیر و باوەڕانەیان حەقێکە کە ناکرێت لێ ئیلادەی. لە بەراوردی نێوان فڕی قەلفڕی و کتێبی دایە و باوە چێخراوەی دکتۆر شەریعەتیدا زیاتر قسە لە ناوەڕۆکەی نامیرکەکەی بەردەستمان ئەکەم. شێخی خاڵ نوکتەیەکی خۆش لەبارەی مەلای گەورە و دەروێشێکی خۆ بە عارفزان ئەگێڕێتەوە و ئەڵێ خوا لێ خۆشبوو مەلا محەممەدی کۆیە زۆر ڕقی لە دەروێش و سۆفی شێخەکانیان بوو. ڕۆژێک دەروێشێک ئەچێتە لای مەلا محەممەدیش بە خێراتنی ئەکات و پێی ئەڵێت ماڵت لەکوێیە؟ دەروێشیش ئەڵێت قوربان ماڵی دنیام ئەفەرموو یا ماڵی قیامەتم؟ مەلا محەممەدیش ئەڵێ کەرە ماڵی قیامەتت بێگومان جەهەنەمە. پرسیار لێ یەکەم لە چ دەیەکدا دەنیشی؟ مەلای گەورە زۆر تووڕێ لەوەی کە ئاپۆڕەی خەڵکی نەفام گوێ لە زانا و شەرعزانەکان ناگرن، کەچی ئەبنە ئەڵقا لە گوێی بەناوەلی و بە درۆ شێخەکان ئەگەرچی قوڵ لە فول جیا ناکەنەوە. لە پەرتووکێکدا ئەڵێ ئەبینی زۆربەی کوردان گوێ نادەنە زانایەکی کاپێکەری قورئانی خوا و سونەتی پێغەمبەرەکەی، ئەگەرچی هەموو ئاەتەکانی خوایان بەسەردا بخوێنیتەوە و هەرچی بەڵگەش هەیە بۆیانی بهێنیتەوە بۆ ڕوونکردنەوەی ئەو گومڕایەی لەسەرین. بەڵام ئەو کەسەی کە بە باوەڕی خۆیان بە وەلی خوایی ئەزانن قسەیەکیان بۆ باز بکات کە زیانی دین و دنیانی تێدا و بۆ هەر کەس کەمترینی هەست و شعوری هەبێ پوچەکەی دیار و ئاشکرا ئەبێ، ئەوان هەر قبولی ئەکەن و بە بەدیهی و یەقینی وەرئەگرن. هەر ئەمەش تاقە هۆکاری مردن و لە ناوچوونی سەران سەریانە. بۆیە بە بێدار دێنە بەرچاوت لە حاڵێکدا کە ڕاستیەکەی مردوون. ئەم زانە بەڕێز و پایە بەرزە وەک باسم کرد بەشێکی زۆری شعرەکانیشی بۆ ئەم مەبەستە تەرخان کردووە و هێرشی زۆری کردوتە سەر ئەو فێڵبازانەی بە ناوی خوا و دین و شێخایەتیەوە ڕێ لە خەڵکی دەگۆڕن و
چاوبەستیان ئەکەن ئەوەندە لێیان تووڕێک کە نەفرینیان لێ ئەکات و ئەڵێ من یەخەی خۆم بۆیە دادەدڕم ئێوە نابن بە هیچ و من دەمرم. ئەوەی ڕێگای لە کوردەکان گۆڕی لەعنەتی خودا لە ئەلحەد و گۆڕی. لە شوێنێکی تر ڕەخنە لەو مەلایەنە ئەگرێ کە نەفامانە لە جیاتی باسکردنی شتی گرنگ و بەسوود بۆ دین و دنیای خەڵک ئەچن خۆیان خەریکی پیاهەڵدانی شێخان ئەکەن و ڕووپاماییان بۆ ئەکەن. لە باتی باسی دین و ڕوکنی ئیمان مەلا بۆیان ئەخوێنێ مەدحی شێخان. مەلا تۆ باسی خۆیان بۆ بفەرموو وەها باشە لە بۆ وان و لە بۆ تو. هەر ئەو مەلا نەفامانە و ئەو تەرزە بیر و قسە پوچانە بە هۆکاری دواکەوتنی میلەت ئەزانێ و ئەڵێ ئەی مەلای نەفام ئەتوو بی و خودا لە بۆچی ڕێگات لە کوردان تێکدا. ئەمە لەبارەی ئەم مەلایەنەوە کە دۆستی شێخان و قسەکانیان بە درۆ نازانن. بەڵام لەبارەی خودی بەناو شێخەکانەوە ئەوە زۆر بەتونتر ئەنووسێ و ئەڵێ بەڕیشی پان و پرسی پڕ لە ئەسپێ بناغی ئیشی کوردان چۆن دەچەسپێ. هەتا شێخی لە کوردستان بمێنێ ئومێدی زیندەگانیت پێ نەمێنێ. مەلای گەورە هەندێک جار تووڕێیەکانی خۆی لە ڕاست فێڵبازانی دین تێک دەردا بە شێوەی نوکتە و گاتە دەربڕیوە ئەبینین لە جەیەکدا بەراوردی سەمای ناو ئەڵقەی زیکری دەروێشان و سەمای سەماگە و بەڕەڵاخانەکان بە یەکدی ئەکا و تێکەڵبوونی ژن و پیاوان لە زیکر و حاڵدا ئەشوبهێنێ بە تێکەڵاوی ئیباحیەکان. ئەم کارەت بەرجی کتێبی خودا و شەڕعی ئیسلام و علمی دنیایی دادنێ و ئەڵێ هەموو مەمنونی شێخ عەبدولکەریمین کە سڕی ئەم تەریقەی ئاشکرا کرد لە مەسرح خانەی بەزمی مرویدان بە گوێرەی عەسری خۆی دانسی پەیا کرد. نەزۆکێ گەر بە ئیخلاس ڕووی لەوێکا دەبینی شێخ کوڕێکی پێی عەتا کرد. ڕەواجیدا بە دەستوری ئیباحی کتاب و شەرع و عیلمی بێبەها کرد. ئەو شێخ عەبدولکەریمە یەکێ بۆ لە شێخانی بزوتنەوەی حەقا. ئەم بەدرۆ خەڵەتانەی گەلی کورد زۆر ئازاری دەرونی مەلای گەورەی داوە و خەمیان پێداوە. بۆیە ئەڵێ هەتا دەمرم لە بۆ کوردان دەناڵم عیلاجیان چۆن بکەم هاوار بە ماڵم. فەقیر و جاهیل و نەخوێندەوارن لە لای نەوعی بەشەر بێقەدر و خوارن. یەکێک لەو شتانەی مەلای گەورە زۆر دژی وەستاوە و لە بیر و باوەڕە هەڵەکان. یەکێک لەو شتانەی مەلای گەورە زۆر دژی وەستاوە لە بیر و باوەڕە هەڵەکان بیرۆکەی مەهدی و بەتەمای ئەو دانیشتن و چاوەڕوانکردنی ئیسا و تۆقان لە دەجالە. ئەم مەسەلانە لە ڕاستیدا سەپاوە و فەرمودەگەلێکی سەحیحی لەسەرە. بەڵام ئەوەندە درۆ ئەفسانەیان بۆ زیاد کراوە کە حەقیقەتەکەشیان کەوتۆتە ژێر گومان و پرسیارەوە. مەلای گەورە بە گوێرەی قسەکانی نەک دژی ئەفسانە بۆ زیادکراوەکانی ئەم بیر و باوەڕانێ و بەس، بەڵکو دژی خودی قەناعەتەکەیە. لە فڕی قەلفڕیدا هەندێک گاڵتەی بە خوڕافێتەکانی چیرۆکی دەجال کردووە. ئەو باوەڕی بەوەیە هەر سەردەمێک دەجال و درۆزنی خۆی هەیە. دەجالی ئاخر زەمانیش هەریکێکە وەک ئەوان بە هەندێک عیلم و فێڵی زۆرتر و سەیرترەوە. بەڕای مەلای گەورە ئەو تەڵەکە بازانە بە ناوی دوینەوە خەڵکی زەوج و گۆچ ئەکەن. جۆرێک دەجالیان تێدایە و بە دەجال دەژمێردرێن. لەم بارەوە ئەڵێ ئیسا لە ئاسمان، مەهدی لە ناوبیر، ئیشمان شلۆقە یاران چتەت بیر. نە ئەو دێتە خوار نە ئەم دێتە دەر، دەجالیش زۆرن گشتی سواری کەر. لە دێو لە شاری سەربەست دەگەڕێن، بە ناوی دینی باش دەلەوەڕێن. ڕیشپان و درێژ ملقەوی و شانکوم دوور بن لە دینی وەک حایە و ناحوم. حایە و ناحوم دوو جوورەکەی شاری کۆیە بوون. ئەم شعرانەم لە کتێبی محەممەد بن عەبدوڵڵا الجەلی لە نووسینی دکتۆر جەواز فەقی عەلی وەرگرتووە کە ئەویش لە دیوانی دیاری مەلا محەممەدی کۆی وەرگرتووە. بەراوردێکی کورت و خێرا لە نێوان فڕی قەلفڕی مەلای گەورە و دایە باوە کێخوراوەی دکتۆر عەلی شەریعەتیدا. هەرکەس ئەو دوو نووسراوی بینی بێ زوو پەی بە چەند خاڵێکی هاوبەش ئەبا لە نێوانیاندا، یان هەست بەوە ئەکە کە ئەم دوو نووسینە بەسەر یەک هێڵدا ئەڕۆن، بۆ یەک ئامانج تیر ئەهاوێن. ئەگەر گرنگی دایە باوە کێخوراوە لەوەدایە کە زۆرتر و درێژترە و نزیکەی 138 لاپەڕەیە و لە چاوی فڕی قەلفڕیدا کە 11 لاپەڕەیە تێر و تەسەلترە.
ئەوە گرنگی فڕی لەوەدایە کە لە زەمانێکی زووتر و کۆنتردا نووسراوە و ئەوەی پێشتر هەنگاو و هەڵببڕێ و پێی هەڵبڕێ کارەکەی هەرچەند کەمتر بێ بە نرخترە. خاڵشی لەوە گرنگتریش ئەوەیە شەریعەتی بە چاکەت و بۆینباخێکەوە و دوای گەڕانەوە لە زانکۆکانی فەڕەنسا هاتۆتەوە و نەقدی بیری خوڕافی و دواکەوتووی ناو کتێبە ئاینەکانی کردووە و ڕەخنەی لە ناماقولەکانیان گرتووە. بەڵام مەلای گەورە هەر لە ناو جەرگەی حوجرەکانەوە بە مێزەر و جوبەی مەلایەنەی خۆیەوە و لەژێر سێبەری منارە و گومەزی مزگەوتەوە کاری ڕەخنەگرانەی دەست پێ کردووە و قەڵەمی تێدا وەشاندووە. قسەکانی دکتۆر عەلی شەریعەتی بە هەموو جوانی و بەهێزیەکانەوە ئەگەری ئەوەی دەیەکرێت کە زۆریان وەرگیراوی قسەی کەسانی تر و هەڵێنجراوی بیری بیرمەندانی ڕۆژئاوا بن. ئەم بە جورئەتەوە لە یەک جێدا بە زمانێکی پارە نووسی بێتەوە، بەڵام ئەوانەی مەلای گەورە لە تێڕامانی خۆی زیاتر و لە بەرهەمی عەقڵ و ئاوەزی زێدە مەزنی خۆی بەولاوە ئەگەری هیچی تری لێ ناکرێت. ئەمەش شتێکی کەم نییە بۆ کەسێک کە لێی بفکرێ. خاڵێکی تریش کە دیسان تای تەرازوەکە بەلای مەلای گەورەدا قورس ئەکا ئەوەیە کە دکتۆر عەلی شەریعەتی لە شەستەکانی گەورە شارێکی وەک تاران و کۆنە وڵاتێکی وەک ئێرانی مێژوو دێرین دەستی داوەتە ڕەخنەگرتن و هەڵسەنگاندن. کەچی مەلای گەورە لە بیستەکانی نیوچە شارۆچکەیەکی بێنەوای وەک کۆیە و لە وڵاتێکی داگیرکرا و دابەشکراوی وەک کوردستانی عێراقدا نەشتەری خۆی خستووەتە سەر دیاردەی چاوبەستکردن و قۆڵبڕینی بەناو کەرامەت و شێخدۆستی کەوابێ لە ڕووی زەمەن و شوێنەوە یا لە ڕووی مێژوو و جوگرافیاوە. هەر کارەکەی مەلای گەورە زیاتر جێگەی شایستە و زۆرتر جێ ئافەرینکردنە. من لەبەر ئەوەی نامێ زۆر درێژەکەمەوە بۆیە بە کورتیان دێ خاڵی هاوبەش و لێکچوو لە نێوان ئەو دوو پەرتوکەدا بە نمونە ئەخەمە ڕوو. یەکەم، لە ڕەخنەگرتنیاندا هەم مەلای گەورە و هەم شەریعەتی پشت بە عەقڵ ئەبەستن، بە بەڵگەی ژیری و لێکدانەوەی عەقڵی کەم و کورتی و خوڕافی بوونی شەخص پەرستەکان ئەخەنە ڕوو و ئەیسەلمێنن. مەلای گەورە لە وەڵامی ئەوانەدا کە باوەڕیان بە فڕینی شێخ هەیە لەبەر ئەوەی خۆشەویستی خوایە ئەڵێ برام لازم نییە ئەوەی خۆشەویستی خودا بێ بفڕێ. فڕین قاعیدەی هەیە، پێغەمبەر، ئەبوبەکر، عومەر، عوسمان خۆشەویستی خودا بوون وە نەشفڕی، بەڵام کوێلەکە دەفڕێ و خۆشەویستی خوداش نییە. ئەمە وەڵامێکی عەقلی و بەپێی یاساکانی بوونەوەردا ڕێژراوە. لە دوای نامیلکەکەیشیدا ئەڵێ بەڵێ ئەگەر ئەمڕۆ بڵێین عەقڵ لە نێو موسڵمانان فڕی ڕاستە، گورست دەست هەڵبڕە، و ئەگەر بڵێن عیلم و زانین لە نێو کوردان فڕی وایە خێرا دەست هەڵێنا. هیچ ڕامۆستە، نە عیلم نە عەقڵ نە فکری تەنقید، ڕەخنەگرتن و موحاکەمە و دادگایکردن لە ناو موسڵمانان خصوصەن لە ناو کوردان ئەوانی تابعی شێخانن نەمایە، فڕیە، ڕۆیشتیە. دکتۆر شەریعەتیش لە جەیەکدا ئاوا ئەڵێ هەر کەس تۆزێک بە ژیری بیر بکاتەوە و سەروبەری ئەم گفتانە لێکداتەوە زوو تێدەگا کە دین دوژمنانی ئێمە لە درێژایی مێژووی موسڵمانەتیدا چەند خەریک بوون دینەکەمان لێ تێکدەن و قورئانمان لە بیر بەنەوە. بە ئاشکرا ئەبینی هەردووچیان جەخت لەسەر بیرکردنەوەی ژیرانە و وردبوونەوەی عەقڵانە ئەکەنەوە. دووەم، خاڵێکی زۆر وێکچوو لە نێوان هەردوو کتێبەکەدا ئەوەیە کە ئەرچی موسڵمانانە بە گژی داگیرکەردا بچن و دەست بۆ هۆکار و ئامرازە زەمینیەکان ببەن و دڵخۆش نەکەن کە بە نرکە و نزاوڵاڵانەوە پشت بە شێخ بەستن کاریان بۆ دەچێتە سەر، بەڵکو پێویستە لە قورئان حاڵی ببن و بەس تەبەڕوکی پێ نەکەن و هەوڵدەن لە ماناکەی تێبگەن. بەڵام مەلای گەورە زۆر بە کورتی ئەمەی بەیان کردووە کەچی شەریعەتی زۆری لەسەر ڕۆیشتووە، زۆرتری لەسەر نووسیوە و جوانتری دەربڕیوە. مەلای گەورە ئەڵێ بابە گورگوڕ شاڵاوی هەڵسا بە عیلم و فەن و هەندەسە زەوتیان کرد و تەمایانە ئەم نەوتە بۆ ئەوروپا بەرن. ئێمە خۆمان لە ماڵی خۆماندا بێبەش بووین، کەشفی عیلمیمان نەبوو، ئەو لە ناو عەردیدا بوو لێمان بزر بوو، ئەجانب بە دەریان خست.
ئێمەش هەر خەریکی لەوەح بووین. قەی ناکات لەوێش سەرفی نەزەر ئەم قورئانە بۆ پێغەمبەر هاتە خوارێ، بۆ ئەم وەلی و شێخانە تەماشای ناکەن، هەتا کەمیان بەڕەش خوێنیش دەیزانن بە مەعنا هیچ ئەویش خراپە نابێ ئەوان کە ئیمانیان هەیە بە قورئان کە کەلامی خۆیە بیزانن. شەریعەتیش ئەڵێ مەلا دەڵێن ئەگەر عەرەبیش بزانی نابێ بەبێ پرسی ئێمە مانە لە قورئان دێەوە، چونکە پێغەمبەر درودی خوا لەسەر بێ فەرموویە هەر کەسێ بە ئارەزووی خۆی مانە لە قورئان داتەوە لە ئاگری جەهەنەما جێ خۆش دەکات. ئەوان ئێمە بە جەهەنەم دەترسێنن، بەڵام خۆیان بە ئارەزووی دڵی خۆیانە مانە بۆ ئاەت دەتاشن و بە هەر بارێ گەرەکیانە دەیچەرخێنن. لە دوای لاپەڕەیەک دوای وتنی ئەم قسانە یان نووسینی ئەم دێرانە ئەوە ئەڵێ برادەرێکم پێی گوتم لە زیندانە 70 کەس بووین لەسەر سیاسەت گیرا بووین، گشتمان دەربەستی مەزهەب بووین. ڕۆژێک ویستم بۆ ئاەتێک چاوم بە قورئان بکەوێ لە هەر کاوم پرسی نەیبوو، بەڵام ئەم 70 کەسەمان 100 کتێبی نوشتە و نوزامان لابوو. پێش ئەم قسانە بەڕوونتر ڕوو لە بەتەمەنەکان ئەکا و بە ئیمامپەرستێکیان ئەڵێ تۆ قورئانێکت خۆش دەوێ بە موبارەکی دەزانی کە هەر بەرگەکەی دەبینی بە نەخش و نیگار ڕەنگاوە و لەسەر تاقەدانراوە بە پیتی ماڵ دەیزانی، ئەو قورئانە کە بێبێداری نایزانی و نازانی باسی چی دەکا بۆ خۆ بنسەرینی دەخەی، بۆ چارەکردنی سەرێشە و پست و باداریت گەرەکە، لاتوایە بۆ زیندوو نابێ لەسەر مردوانی دەخوێنی، بەشی زۆر لە گۆڕستانان دەخوێندرێ و خێرەکەی بە مردوو دەدرێ. هیچ کات بیرمان نەکردەوە کە لە ماناکەی تێبگەین و بایەخ بەو پەندانە بدەن کە خودای خاوەن بەزەیی بۆ بەختەوەری و سەروەری و گەشەکردنمان دایداوین. پێویستە فەرمانی خودا بخوێنرێ، تێبگەین و تێگەیەندرێ، نەک لەسەر ڕەفحەدا بنرێ و لە دوورەوە تەماشای بەرگەکەی بکرێ. شەریعەتی زۆری وتووە لەسەر داگیرکەر و پێویستی بەگژاچوونەوەی تاکەهۆکاری زیندووبوونەوەی مسلمانانیش بە قورئان ئەزانێ و وەک چۆن مەلای گەورە دوای باسکردنی داگیرکاری و بەتاڵانبردنی نەوت و داهاتی وڵات یەکسەر ئاماژە بۆ تێگەیشتن لە قورئان ئەکا وەک چارەسەر بە هەمان شێوە، بەڵام بە تێر و تەسەرتر شەریعەتیش باس لەم چارەسەرە ئەکات، ئاماژە بە نمونەی سەردەمی سەرەتای ئیسلام و فتوحات و شۆڕشی تازەی جەزائیریش ئەکا. جا لە باسی شۆڕشی جەزائیردا قسەی یەکێک لە سەرکردەکانی شۆڕشەکە فەرحات عەباس ئەهێنێتەوە کە ئەڵێ پەندی شێخ محەممەد عەبدەمان دەگوێ گرت و بامان داوە سەر قورئان و بەماناوە دەمان خوێند و مەلاکان دەچوونە لادێ و مانای ئاەتی قورئانیان بە خوێندەوارانیش دەگوت. لە ماوەیەکی زۆر کەمدا قورئان زانین کردیە کارێ هەرمە پرسە، هەمووی کردینە یەک هێز و بەدەستی گەل دەگشت فەڕەنسا ڕاچوین و کامڕەوا بووین. ژەنەڕاڵی فەڕەنساوی ئارگۆ ئەڵێ ساڵان سەرانسەر جەزائیر و تونس و مۆریتانیا و مەراکیشیان تاڵان دەکرد، بەڵام تاڵانکراوان لەبەر زیارەتی قەبران و لە ترسی جەهەنەم دەگریان، وا سڕ ببوون هەست و خوستیان لێ بڕابوو کەچی دوای گەڕانەوە بۆ تێگەیشتن لە قورئان ئەم وەزعە ئاوا نەما، داگیرکەر لە وڵات وەدەرنرا. سێم ئەو خاڵێکە زۆر بەزەقی دیارە هەردوو پەرتووک بە یەکتریەوە دەبەستێ و لەبەر چاوان وەکو یەکیان پیشان دەدا، ئەوەیە کە زمانی مناڵ و فترەت و سروشتی پارچی نەشێوێنراوی ئەو تەمەنەیان تیا کراوەتە دەستکەلا و زمانی ساوە بەکارهێنراوە بۆ پەردە هەڵماڵین لەسەر بێعەقڵیەکانی پیاوانی خۆ بە خاوەن ئیسلامزان. مەلای گەورە لەسەر زمانی مناڵێکی ساوە چەندین پرسیاری لە ڕووکەشدا سادە و لە ناوەڕۆکدا قوڵ ئاراستەی باوکی دەکا. باوکی ڕۆڵی پیاوێکی نەخوێندەواری بە شێخ و مەلا خەڵەتاو ئەبینێ. دکتۆر شەریعەتیش هەر بە ناوی ناملکەکەیەوە دیارە کە خۆی خستۆتە جێ مناڵێک و پرسیارەکانی ئاراستەی دایک و باوکی ئەکا کە دوو بێ ئاگای خۆش باوەڕن بە قسەی ئاخوند و مەلاکان فریویان خواردووە. خۆش ئەوەیە کە باوکی هەردووچیان واتە باوکی مەلای گەورە و باوکی شەریعەتی دوو دانا و شەرەزانی بەتوانا بوون. ئەوەی لە نووسینەکەیان داهاتووە
تەنیا سیناریۆیەکە بۆ دەرخستنی بیرکردنەوەیەکی ساغ و پاک کە هی مناڵان و نەوەی نوێیە، بیرێکی سەقەتی ژەنگرتوو کە بە زۆری لای پیران و نەخوێندەوارانە. ئەم جۆرە گفتوگۆیانە هێزەکەیان لەوەدایە کە تێیدا پیاوێکی گەورە ئەبینی ڕەنجی زەرد هەڵگەڕاوە، عارەقەی لە نێو چاوان نیشتووە و تف لە قورجیدا نەماوە و لە بەردەم مناڵێکی ساوە یان گەنجێکی تازە پێگەیشتوودا گیری خواردووە و قسەی بۆ وتن نەماوە، نازانێت چۆن خۆی لە پرسیارەکانی مناڵەکە بدزێتەوە. ئەم ئوسلوبە تەواو لاوازی و پەرپوتی ڕای نائەقڵانی گەورەکان ئەخاتە ڕوو ئاشکرای ئەکا. چارەم، خاڵێکی تری هاوبەش لە نێوان فڕی و دایە و باوەدا ئەوەیە کە لە هەردووچیاندا گالتە بە شەفاعەتی لە خۆ ڕاکراوە. شەفاعەت بە لێکدانەوەی شەریعەتی لە شەفع واتە جووتەوە هاتووە، واتە کەسێک هاوڕێ تەواوکەری کەسێک بێت، ئەو کاتە ئەو کەسە بۆی ئەبێ بە شەفیع و تکای بۆ ئەکا لە بارەگای خوداوەندی مەزن. بەم پێش بێت هەروە فشە و هەوەنتە نییە، پێویستی بە هەوڵدان و کاربۆکردنە. خۆشەویستێکی درۆینە بەس نییە بۆ ئەوەی بەر شەفاعەتی چاکان و پاکان بکەوی. مەلای گەورەش بە دەرخستنی لاوازی و بێدەسەڵاتی شێخان لە بەرامبەر موسیبەت و کێشەکانی ڕۆژگاری ئەمڕۆ ئەوە ئەسەرمێنێ کە ئەمانە لە ڕۆژی قیامەتیشدا هیچیان بۆ ناکرێت. مەلای گەورە دوای ئەوەی باسی ئەوە ئەکە کە فڕۆکە جەنگیەکانی ئینگلیزی پاوانخواز و داگیرکەر بۆمبارانی شاری کۆیە دەکەن، لەسەر زمانی مناڵەکە ئەڵێ تەق بۆمبا تەقی شێخ هەڵات، ئەوجا فڕی لە ترسان باڵی گرت. ئەها ئەوە غار دەدا بۆ کونێک خۆی بشارێتەوە. ئای ئەوە چووە ناو ئەشکەوتەکەوە، ها چوو شەبنەبانێ. پاش ئەمە لەسەر زمانی گەورەکان ئەڵێ ئای ماڵی وێرانم، خۆ شێخ هەڵات و خۆی شاردەوە. دەکوه خانەت خەرابێ یا شێخ، ئەدی لە زەلزەلەی ڕۆژی قیامەت لە سایقەی ئینشقاقی سەماوات لە شەهیق و زەفیری جەهەنەم چۆن نەجاتمان دەدا. مەلای گەورە بەم شێوەیە لە بیرۆکەی شەفاعەت ئەدا کە کراوەتە ساباتێ بوو حەسانەوە و پشودانی تەمەڵ و بێکارەکان. شەریعەتیش بەوە لە بیرۆکەکە ئەدا کە شتەکە ئەبێتە هەرکە بۆ خۆی و بەهەشت ئەبێتە جێی سەرسەری و هەرچی و پەرچیەکان ئەگەر شەفاعەت بەو شێوە بێ کە کۆڵکە مەلایان باسی لێواکەن بڕوانە بە نمونەیەکی تاڕادەیەک درێژ چۆن گاتە بە بیرۆکە و ئەو کەسانش ئەکا کە باوەڕی پێ ئەەکەن. لە ڕۆژێکی عاشوڕادا خەڵکی شارێک لە حوسێنەی شارەکەیان تۆپەڵ ببوون و دەگریان. لە ماڵی خێرەومەندێکیش هەریسە و شڵەی عاشوڕا لێنرا بوو کە بدرێ بە شیوەن ژێران. ژنێک لەو شارەدا بوو تەواو داوێن پیس و بەدناو لەشی خۆی دەفرۆشت و بەو پارە گڵاوە دەژیا. ئەو خۆفرۆشە بێشەرمە ئەوەندە بازاڕی گەرم بوو کە هەموو ڕۆژگاری ساڵێ تەنانەت ڕۆژی عاشوڕاش بێکار نەبوو. لەو ڕۆژی عاشوڕایەدا چەند پیاوێکی هەرزەکاری گوناهباری دەپاڵدا بوو. ژنەی بەکەڵ دەبوایە بۆ کەڵگاکان شیو لێ بنێ و دەفریای فراوی نیان بخا. ئاگر نەبوو، دەبوو لە ماڵی جیرانان ئاگر بێنێ. ماڵی کابرای خێرەومەندی دەوڵەمەندیش زۆر نزیک بوو. ویستی لە موبەقی ئەوان سرە بزووتێک وەدەست خات. ئاگری بنبەرۆشەکان دامرکا بوو. بزووتەکان بە خۆڵەمێشدا پۆشرا بوون. ویستی بەفووەک دوو پۆلوو وەگەشێنێ. مشتی و دووکەڵ چوونە چاوی ئاوی کرد یەک دوو دڵۆپی لێوەری. لەو دەمەشدا ڕەوزەخوان لە باسی حوسێن گەشت بوو. ئەم مەبەستە کە ئیمام لە ناوقوڵکەدا قەتیز مابوو، کافر دەوریان لێدا بوو تا ئەگاتە ئیماندارانی گوێگر دایە قوڵپی گریان. دوو تنۆکە ئاوی چاوی ئەو ژنە تیوە بێشەرمەش لەو کاتە هات بۆ خوار، بەبێ ئەوەی کە گریا بێ و بەبێ ئەوەی هەربیری لای عاشوڕاش بێت. لە پاش چەند ساڵێک ژنە مرد. خەڵک هەزار جوێن و نەحلەتیان بۆ نارد، کەس نەیدەوت ئیمانی برد. وا هەڵکە لە شەوێکە ئەو بەدکارە هاتە خەوی ئیماندارێک چی بینی بێ. ئەو سۆزمانی کۆنە جندا ئەوەندە ساز و بەکەیفە خۆ ئەبزانێ. لە پلەی بەرزی بەهەشتا لەگەڵ ژنە بەهەشتەکانی داوێن پاک تێکەڵاوە و بۆ پەڕی خۆشیەوە دەژی.
خەونبین هەرواقی وڕما بەسەر سوڕمانەوە پرسی تۆ چۆن گەیشتوویتە ئێرە چۆن لە بەهەشتدا ڕێدراوی و ئەویش وا بە قەدر و حورمەت پاش هەندێک قسە کە ژنەی بەدکار بۆ ئیماندارەکەی باز دەکا و وێنە حەشری بۆ ئەکێشێ ئەڵێ خوایە منی بابان وێران سەر بەهەشت چی بکەم نائومێد و هیوا بڕاو چارەڕەش و سەر لێ شێوا و لێم ڕوون بوو بە هیچ ئاوایەک لەم قیرانە ڕزگار نابم کەچی لە پڕ و نەکاوێک دیتم سیای گوناهەکانم بابردی قورئان و تەرازوی حەشر لەلام نەمان تەنانەت خواوەندی گەورەش لە هەڕەشە گوڕەشەکەی کەم کردەوە هەڕ و گیفی پێشووی نەما نەمدەزانی خەبەر چییە هەر چاوی خۆم هەڵدەگڵۆفی لام وابوو خەون دەبینم لە پڕ دیتم واتکاکاری هەژار و خاکەسەران تەشریفی هات بەپەرە لە پیلم نەوی و هێنامیە دەر لە دادگای پڕمەترسی و خستمیە سەر شەقامە ڕێ بەرەو بەهەشت گوتی بڕۆ ڕزگارت بوو ئەو چیرۆکە دکتۆر شەریعەتی لە مەلایەکی بیستووە و ئەیجێڕێتەوە زۆری بەدەمەوەیە و لەبەر درێژەکەی من هەمووی باز ناکەم باسەکە وایە کە ئەو ژنە بەر شەفاعەتی ئیمام حوسێن ئەکەوێ و کاچێتە بەهەشت ئەبینێ بەهەشت پڕە لە هاوشێوەی خۆی بۆیە لە خەونەکەدا بە ئیماندارەکە ئەڵێ دیتم زۆربەی زۆری بەهەشتەکانی هاوماڵم هیچیان لە من کەمتر نەبوون لاتولوت و چەقوچێش و گیرفانبڕ و کێشەکڕ و عەوام فەریب و حاجی سوخۆر و هەتیوباز و درۆکەر و خان و ئاغای گەل چەوسێن و چەتە و دز و تاڵانبەر و گرێگرتەی ئیستیعمار و سەرمایەداری بێبار و لۆتی و پۆتی دامێنتەڕ و ژنی سووک و خۆفرۆش و کۆڵانگەڕ و لەم جۆرە بێفەڕانە بوو ڕزگاربوونی ئەم ژنە خۆفرۆشە تەنها لەبەر ئەو دوو دڵۆپە ئاوە بوو کە لە ڕۆژی عاشوڕادا بەهۆی دووکەڵە و لە چاوانی هاتووتە دەر شەریعەتی پاش جێڕانەوەی بەسەراتەکە ئەڵێ ئەگەر ئەم چیرۆکە ڕاست بێ و چروک نەبێ دەبێ بێژین هەرچی فەرمانی خوددایە هەرچی لەناو قورئاندایە هەرچی پێغەمبەری بۆی هاتووە هەرچی ئیمام فەرمیوانە هەرچی دەربارەی جیهاد و شەهید بوون لە ڕاهی خوددا بیستومانە هەموو حیکمەت و دەستور و ڕێشێنەکانی ئاسمان هەموو کردەوە و ئاکاری باش و ڕەند و خواپەسەند و ئەرک کێشان لە ڕێگای دین سەرانسەری بەرامبەرە بە دوو تنۆک ئاوی چاوی نەگریاوی بەدکارەیەکی خۆفرۆش پێنجەم مەلای گەورە و دکتۆر عەلی شەریعەتی هەردوو ئەوەندە تووڕەن لەو کەسانەی بە درۆ و خوڕافات و زۆج دەبن و فریو دەخۆن کە هەندێک جار جنێویشیان پێدەدەن بڕوانە مەلای گەورە دەربارەی هەندێک دەروێش و ئەڵقەی لە گوێ شێخان چی ئەڵێ داخەکەم ئەوانەی کە زۆرکەرن دووبارە دەبنەوە کەرەکەی جاران دەچنە خزمەت شێخ و دەست و پێی ماز دەکەن و دەڵێن قوربان لە سایە هیممەتی تۆوە سەلامەت بووین و زیانمان نەهێنا یەکێک لە مریدە هەرە گەورە و گەوجەکان دەڵێ بە خودا بە غەوس چاوم لێ بوو کە بۆمبا دەهاتنە خوار حەزرەتی شێخ دەستی وەبەردەگرتن لە ئێمەی لادەدا لە بەرامبەریشەوە بڕوانە شەریعەتی لە دوای هێنانەوەی قسەی مەلایەکی جێلی شیعە دەربارەی سوودی بازرگانی زیارەتی کەربەلا چی ئەڵێ داخەر چۆن پێنەکەنم دایەخوا نووسەری گەورەی سوالکەر و چەورەی ناڕەسەن ماڵت بڕمێ بۆ کەریەتیت ئەگەر بۆ خۆت جێل و حۆل و ماڵوێرانی خەڵکی بۆ بەکەردەزانی من ناڵێم مێشکت کار بکە بەڵام هەر چاوت کوێر نەبا و دەوروبەری خۆت دیتبا دەتزانی کە شیرکەتێکی چکۆڵەی بازرگانی لە ژاپۆندا چەند ئەوەندەی بێنەوبەرەی ئاڵوگۆڕی ماڵ و کاڵای تێدا هەیە شەشەم ئەگەر بە وردی بڕوانینە هەردوو ناملکەکە باش تێدەگەین هەردوو نووسەر باش لە ڕای خەڵکە بێ ئاگاکان و خوڕافە پەرستەکان حاڵی بوون و لە تانە و تەشەرەکانیان نەترساون و باچیشیان نەبووە هەرچیشیان پێ ئەڵێن و چیان لەبارەوە دەڵێن مەلای گەورە لەسەر زمانی باوچێکی شێخپەرست بە منداڵە وریا و چاوکراوەکەی
کە پرسیاری ژیرانەی لێ ئەکا و ئەم وەڵامەکەی نازانێ چەندین جنێو ئەگێڕێتەوە. بۆ نمونە هەی ماڵ وێران، تۆ ئیمانت نییە، کافری، زەندیقی، لە دین دەرچووی. یان سەیری ئەم هەتیوە بیژیە، ئەوە دەرسی شەیتانیە، بە قسەی مەلایان باوەڕ ناکات. یان ئەی لەو ماڵ خراپە، ئەتۆ چیت بەسەر شتی واوەیە، وەڵڵا ئەوە شەیتانە، سەرم بە فەتارت دەدات. شەریعەتش قسەی ئاخوندە مەزارپەرستەکان لەبارەی خۆیەوە باس ئەکا و ئەڵێ ئەم جارە با بزانین مەلاکان چیم پێ دەڵێن. ئەم کابرا سمێڵ تاشراوەی شەپکە لە سەرەی بێفەڕەی ملبەپەتی کافرانە پێچراوە چێە؟ چێ ڕێیداوە دەستدەکاری ئێمە وەردا؟ ئەم تازە لە کافرستان هاتوتەوە، ئیمانەکەی دۆڕاندووە، گەرەچێتی بازدەرە مسکێنەکانمان فری و بدا و لە ڕێ و دەرکاو نەهێڵە بە گوێمان بکەن. ئەم ئاژاوە چیە کافرە؟ فڕەشی و لێ هەڵکێشاوە، پێویستە لە ناوی بەرین. هەفتەم بەم خاڵە کۆتایی بە بەراوردە سەرپێی یەکەم دێنم. ئەویش هەندێک قسەی هەردوو نووسەرە کە زۆر پێک دەچن لەبارەی داهاتووی لاوان و خراپی پەروەردەی گەورەکانەوە، بە تایبەت داواکانی هەردووچیان لە هەردوو چینی پیران و لاوان. مەلای گەورەخوا پلەی بەرزکە ئەڵێ ئەی ئامان ڕەبی دەخیل، ئەوە چی بوو؟ چۆن وای لێ هات؟ ئەو هات و باتی کەرامەت و حیکایەتە بەجارێ ئێمەی گۆڕی، ئەگەر لێگەڕابان هیچ نەبا لە جێی خۆمان دەماین و ئەوەندە بە عاردیدا نەرچووینە خوارێ. دکتۆر شەریعەتیش ئاوا ئەڵێ ئەگەر بتوانی حاجی ئاغا و ڕۆڵەکان لەبەر یەک ڕاگری و سەرپۆش لەسەر هۆشیان داگری، دەزانی ئەو منداڵانە لە چاو ئەو باوکە چەند زانا و دانا و زرنگ و وشیارن. لە جێیەکی تردا مەلای گەورە ئەڵێ منداڵە سوونی بەتایبەت منداڵی کوردان قەت لە زەکای خەڵک ناگۆڕێن. لەسەر ئەو بێکەسیە ئیمڕۆ شوکر منداڵی کوردان بەنەوعێ بۆ ئەوجی ئەعلا دەفڕن، هەرچی دۆستە حەقوایە کەیفی پێبێ، چونکو زۆر باش دەخوێنن، عاقیبەت بۆیان باش ئەبێ، دەچن بۆ بڵندترین پایە. شەریعەتیش ئەڵێ باوکی بەڕێز، پێت خۆش بێ یان لات گران بێ، زۆر هەڵەی و لە تەڵەی هیچ نەزانیندا گیرۆدە بووی. شەریعەتیش ئەڵێ باوکی بەڕێز، پێت خۆش بێ یان لات گران بێ، زۆر هەڵەی و لە تەڵەی هیچ نەزانیندا گیرۆدە بووی. شەریعەتیش ئەڵێ باوکی بەڕێز، پێت خۆش بێ یان لات گران بێ، زۆر هەڵەی و لە تەڵەی هیچ نەزانیندا گیرۆدەی بووی. بەڵێ کوڕت یا چیژەکەت لە سەرەتا مناڵی شرک و ساوا بوو، هەرچۆن خۆت دەفەرمووی وا بوو، دەستت گر بە دارەدارە فێری بەڕێوە چوونت کرد، تێت گەیاند تارەت گرتن و دەستنوێش هەڵگرتن چۆن ئەبێ. هەرچی دەربارەی زیارەتی ئیمامزادەوە دەتزانی بەویشت گوت، واتە بەقەد خۆت زانات کرد. بەڵام ئەم کیژەت ئەو کوڕەت لە فێرگەی سەرەتاییدا تا ناوەندی تا چۆتە پلەی دانشگا گەلێک شتی وا فێر بووە کە بۆنیشت نەکردووە. دوا قسە و دێڕەکانی مەلای گەورە باسی ئەوە ئەکا کە عەقڵ و عیلم لە ناو موسڵمانان نەمایە، فڕیە، ڕۆیشتیە، لام وایە نایەتەوە، مەگەر مناڵانێک کە تازە پێدەگەن فێڵێکی بکەن، فاخە و داوێکی دابنێنەوە، بەڵکو تەیری عیلم و عەقڵی پێوە دەبێ دەیگرنەوە، ئەویش لازمە باوکەکانیان لێیان گەڕێن لەسەر عەقڵ گەورە ببن و لێیان نەگۆڕن. دوادێرەکانی دکتۆر شەریعەتیش لە دایە باوەدا ئاوایە ئێمە دەبێ ئازاد بیرکردنەوە، ئازاد ژیان بخێنێ مێشتی خەڵکەوە، کارێک بکەین لاوەکانمان وێڕای کاروانی شارستانیەتی گەشەداری ئەم زەمانە بخەینە ڕێ و نەشهێڵین دینە ڕاستەکەی کە خوا و قورئان و فەرموویانە لەدەست بدەن، قورئانەکەش نەکەینە تەسلیمی دێوان، لامان وابێ هیچ کەسێ ناشێ بیزانێ. هەروەک ئەڵێ باوەدایە ئەم دنیایە کە ئێوە لێ بێخەبرن زۆر گۆڕاوە، دوژمنانمان زۆر بەهێزن، ئەگەر ئێمەش بە بیر و بڕوای تازەوە خۆ نەنوێنین بەرگەی لێشاوی ڕۆژئاوای زانا و چاوچنۆک ناگرین.
ئەوەی بە کورتی ئاماژەمان پێدا چەند خاڵێکی هاوبەش و هاوشێوە بوو لە نێوان دوو نامیلکەیی فڕی قەلفڕی مەلای گەورە و دایە باوە کێخراوەی دکتۆر عەلی شەریعەتیدا. ڕاستی ئەگەر کەسێک کاتی زیاتری هەبێ و ورتر سەیران بکا شتی جوانتریشی دەست ئەکەوێ و بۆی ڕوون ئەبێتەوە. بەڵام ئەمەی ئێرە تەنیا سەرنجێکی خێرا بوو بۆ ئەم نامیلکەی بەردەستی خوێنەری بەڕێزووی چیتر. کارەکەم لەم چاپەدا بە کورتی من لە دووبارە لە چاپدانەوەی ئەم نامیلکەی مامۆستا محەممەدی جەلیوکۆیەدا چەند کارێکم کردووە. یەکەم، نووسینی چەندێرێکی کورت لەبارەی ژیانی مامۆستای نووسەرەوە کە نووسەر بەو خوێنەرە گەنجانە ئەناسێنێ کە تا ئێستا گەورە زانایەکی وەک مەلای گەورەیان نەناسیوە. دوو، تۆمارکردنی ناوی بەرهەمە نووسراوەکانی مامۆستای خواڵێ خۆش بوو کە چەند دانەیەکیان چاپ کراون و زۆربەیان بەدەست نووسی و چاپ نەکراوی ماونەتەوە تا ئێستا. سێ، دەرخستن و پیشاندانی چەند لایەنێکی گرنگ لە ژیان و کەسێتی مەلای گەورە کە زیاتر گەورەی و بلیمەتی ئەم پیاوەمان بۆ دەرەخات. چار، بەراوردکردنێکی خێرا لە نێوان ئەم نامیلکەی مەلای گەورە و نامیلکەکەی دکتۆر عەلی شەریعەتی دایە باوە کێخوراوە کە مام هەژار کردوویەتی بە کوردی. پێنج، دووبارە نووسینەوەی فڕی بە ڕێنووسی تازەی کوردی چونکە لە چاپەکەی 1957 چاپخانەی کوردستان لە هەولێردا زۆر پیتی کوردی بە ڕێنووسی عەرەبی نووسراون وەک ئا کە بە ئەلف نووسراوە. من هەوڵم داوە کە هەموو ئەو پیتانەی وەک ڕێنووسە ڕاستیەکەی بنووسم. شەش، ڕوونکردنەوە و ماناکردنی زۆرێک لە وشانەی کە بۆ لاوە خوێنەرەکانی ئەم دەور و زەمانە گرانن، چ ئەو وشە عەرەبیانەی کە زۆر بەکارهاتوون، چ ئەو وشە کوردیانەی کە هیچ شێوەزاری ناوچەی کۆیە و هەولێرن و خەڵکی نزیکی سلێمانی و گەرمیان باش لێیان حاڵی نابن. هەفتەم، هەروەها لە پەراوێزدا هەندێک ڕوودا و باسم ڕوون کردوتەوە کە پێویستیان بە ڕوونکردنەوە هەیە چونکە چاپەکەی 1957 تەنیا 3 پەراوێزی هەیە کە چەند شتێکی کەم زۆر بە خێرایی ڕوون ئەکاتەوە. من ئەو پەراوێزانەم وەک خۆی نووسیوەتەوە و هەندێک پەراوێزی ترم بۆ داناوە. لە کۆتاییدا حەزەکەم دوو تێبینی بخەمە ڕوو. یەکەم، هۆی دووبارە لە چاپدانی ئەم نامیلکەیە زیاتر ئەوە بوو کە چاوم کەوت بە چاپەکەی 1957 و خوێندمەوە بینیم سەرەڕای تێپەڕبوونی ئەو هەموو ساڵە بەسەر نووسین و چاپکردنیدا کە چی ناوەڕۆکەکەی هەر تازەیە یان ناشکری نەبێ عەقڵی خەڵکی هەروەک خۆی و بە کۆنی ماوەتەوە. بە تایبەتی لەم 1-2 ساڵەی دواییدا دیسان لێرە و لەوێ کەسانێک دەرکەوتون بە ناوی شێخایەتی و مەهدیبوون و کەرامەت و شیفادانەوە خەریکی قۆڵبڕین و چاوبەستکردنی خەڵکی ڕەش و ڕەجاڵ و داماون، یان هەندێک کۆڵکە مەلا کە ناوی مەلا و زانا پاک و چاکەکانیش ناشرین ئەکەن، بانگەشەی شەخسپەرستی و قەبرپەرستی و پەنابردنە بەر ئەولیا و ئەوسیا ئەکەن و بێشەرمانە هانی خەڵکی ئەدەن بۆ هاوڵ بڕیاردان و لەخوا دوورکەوتنەوە. هەر بۆیە زۆرم بە پێویستزانی ئەم نامیلکەیە دووبارە لە چاپ بدرێتەوە، بە تایبەت لەبەر ئەوەی شێوەی نووسینەکەی کە ڕەخنەگرتنێکی پڕ لە گاڵتە پێکردنە زۆر گونجاوە بۆ وەڵامی ئەو کەسانە، چونکە من وەڵامی زانستی بە شایانی ئەوان نازانم، یان ئەوان شایەنی خۆهیلاکردن و بەڵگەهێنانەوە نین، بەڵکو ئەم شێوە وەڵامی مەلای گەورە سەر و زیادە. دووەم، وەک ئیشارەم بۆ کرد زۆربەی نووسینەکانی مامۆستا مەلای گەورە وەک زۆرێک لە زانا بلیمەتەکانی ترمان تاکو ئەمڕۆ بە چاپ نەکراوی ماونەتەوە، جا ئێرە جێی خۆیەتی تێیدا داوا بکەم لە کەسانی دڵسۆز پێش هەموو لە ڕوویدەم و لە برایانی نووسینگەی تەفسیرە کە خەمێکی بەرهەمەکانی مامۆستا بخۆن و چیتر نەهێڵن لە تاریکی سووچی کتێبخانەکەی ماڵی مامۆستادا بمێنێتەوە و هیمەت تێبکەن و وەکو تەفسیرەکەی بیخەنە پرۆژەی لە چاپدانەوە. پاش ئەم پێشەچێ کورتە لە پەروەردگاری میهرەبان دەپاڕێمەوە کە ئەم کارە ناقابیلەم بەخێر لێ قبوڵ کات و پاداشتی هەموو ئەو کەسانش بداتەوە کە لە ئامادەکردنیدا هاوکاریان کردم، بە تایبەت هەر 3 قوتابی خۆشەویستم
سوڤان ئیبراهیم و ئەحمەد محەممەد و نەهرۆ فواد. قانع خورشید شەوی جمعە لە سەرشەممەی 22 ڕەجەبی ساڵی 1429 کۆچی بەرامبەر 25 هەفتی 2008 زاینی. بۆیە بە تایبەت ڕووی دەم لەو برایانە کردووە چونکە وەک بزانم بنەماڵەی مەلای گەورە سەرپەرشتی لە چاپدانی زۆرێک لە نووسینەکانی مامۆستایان داوەتە دەستی ئەوان. بۆ ئامادەکردنی ئەم پێشەچیە سوودم لەم سەرچاوانەوە گرتووە. یەکەم، 4 ناملکەی دکتۆر عەلی شەریعەتی، وەرگێڕانی هەژار، دەستگای چاپ و بڵاوکردنەوەی ئاراز، چاپی یەکەم، هەولێر 2006. دووەم، فڕی قەلفڕی، مەلا محەممەدی جەلی، مەلای گەورە، چاپی یەکەم، چاپخانەی کوردستان، هەولێر 1957. سێەم، گەشتی ژیانم، مەسعود محەممەد، چاپی یەکەم، ستۆکهۆڵم 1992. چارەم، لە سەرگوشتەکانی ژیان، شێخ محەممەدی خاڵ، چاپی یەکەم، بە براوکراوەی پڕۆژەی تیشک 2007 زاینی. مەسعود محەممەد، ژیاننامە و ڕۆڵی لە بجووتنەوەی ڕۆشنبیری کوردیدا، دەستنووسی توێژینەوەی خوێندکار لوقمان محەممەد قادر کە وەک بەشێک لە پێداویستەکانی پلەی بەکالۆریۆس لە مێژوودا پێشەچی بەشی مێژووی کۆلێجی زانستە مرۆڤایەتیەکانی زانکۆی سلێمانی کراوە بۆ ساڵی خوێندن 2002 زاینی بۆ 2003. فڕی قەلفڕی، نووسینی مامۆستا مەلا محەممەدی جەلی کۆیە، مەلای گەورە 1876 بۆ 1946. خوا دەرەجاتی عالیکە. ئینسان ئەگەر بە گەورەی ئەحواڵی مناڵی لەیاد بێ قیاس لە ئەحواڵی گەورەی بکات، فەرقێکی زۆر سەیر دەبینێ و ئەگەر بە چاوی دڵ تەماشاکە دەزانێ ئەو فکرەی لە ساتی مناڵیدا هەیبوو زۆر پاک و زۆر چاک بوو. ئەمما بە تەربیەی دایک و باوک و کەسوکاری فکری لێگۆڕا و لێیان تێکدا. لە یادمە بە مناڵی یاریەکمان دەکرد فڕی قەلفڕی، چەند مناڵێک دەورەیان لێک دەدا، یەکێ ناوی چەند باڵندەیەکی دەهێنا، لەگەڵ ناوی باڵندەکە مناڵەکان دەستیان بەرز دەکردەوە و لەم یانەدا ناوی چ شتێکی دەهێنا کە نەفڕێ. ئەوەی دەستی هەڵبڕیبا تێدەکەوت. ناوی ئەو شتە نەختێک وێ چوو بوو لەگەڵ ناوی باڵندەیەکی، بۆیە ئەو مناڵە لێ تێک دەچوو. بۆ نمونە دەیگوت فڕی کۆتر فڕی کوتک فڕی. ئەوەی دەستی بڵند کردبا تێدەکەوت و مناڵەکان تێر پێی دەکەنین و گەمەیان پێدەکرد. فڕی قازی بازی فڕی، فڕی قاز فڕی قاضی فڕی. دیسان تێدەکەوت، چەپڵەیان بۆ لێ دەدا و قەشمەری و گاڵتەیان پێدەکرد. یعنی ئەو منداڵانە بە فکری فتڕی خۆیان جیاوازی و تەمیزێکی باشیان هەبوو، چی دەفرێ و چی نافرێ، چۆن دەفرێ و چۆن نافرێ، بە چی دەفرێ، بە چاچی دەیانزانی. لە پاش گەورە بوون و هۆشی قەوم وەرگرتن دەبینین فەرقێکی زۆر هەیە. بەجارە ئیش سەرەوبت بووە. ئیمان بە کەرامەت و فکری فتڕی بە تەواوی گۆڕیوە. بۆ نمونە بە هیممەتی شێخ فڕی کەرفڕی دەبێت دەست بەرزکەی. فڕی شێخ بە خۆی فڕی دەست بەرزکەی. ئەی هاوار، بۆ خاتری خوا، بۆ خاتری پێغەمبەر چۆن دەست هەڵبڕم؟ ئەو کەرە گوێ درێژە، ئەو شێخە سەرزل لە ورگپانی مل ئەستورە چۆن دەفرێ؟ ئەی ماڵوێران، تۆ ئیمانت نییە؟ کافری؟ زەندیقی؟ لە دین دەرچووی؟ نازانی شێخ خۆشەویستی خوایە؟ ئەمە کەرامەتی ئەولیایە. تۆ نەتبیستووە لە مەلایانی متەبەحیر کەرامەتی ئەولیا حەقە، هەرچێکی لەخوا بخوازێ بۆی دەکا. تۆ بە بکە، دەست هەڵبڕە. برام لازم نییە ئەوەی خۆشەویستی خوددا بێ بفڕێ. فڕین قاعیدەی هەیە. پێغەمبەر، ئەبوبەکر، عومەر، عوسمان، عەلی خۆشەویستی خوددا بوون و نەفڕین، بەڵام چۆلەکە دەفڕێ و خۆشەویستی خودداش نییە. کورە ماڵ ڕماوە. ئەوە چ شتێکی ترە؟ وەرە ئیمان بێنە.
تەنانەت شێخ غەزەبت لێ دەگرێ، خوداش لێت خۆش نابێ، پێغەمبەری شەفاعەتت بۆ ناکات. خولاسە بە سەد دەسیسە و فڕوفێڵ منداڵەکە وەردەجێڕن و لەسەر فکری فتڕی حەقی لای دەدەن. دیسان فڕی فڕۆکەی ئینگلیزی فڕی هاتە سەر شاری کۆیە، بردمانی دەکات. منداڵە پاکەکە خێرا دەست هەڵدەبڕێ، گەورەکان دەست هەڵنابڕن. منداڵەکە دەپرسێ بۆچی دەست هەڵنابڕن؟ دەڵێن بڕۆ کەرە، چ حەدی هەیە؟ فڕۆکە چییە؟ چۆن دەفڕێ؟ ئەوانە کافرن، چۆن بە حەوا و ئاسمان دەکەون؟ خۆ شێخ و ئەولیا نین بفڕن. منداڵەکە وەرن بۆ خاتری خوددا دەست هەڵبڕن، دەنازەرەر دەکەن، بەخوا ئەوە هات، گڕەی دێ، بۆمبای زۆری پێیە، یەکێکتان پێدا بدا بەر بکەون هەموو پارچە پارچە دەبن. گەورەکان بڕۆ منداڵی نەفام، بە تەمای هەڵمان خەڵەتێنی تا تێکەوین و پێمان پێوکەنی. منداڵەکە بەخوا مەبەستم ئەوە نییە، بۆ ئێوەمە حەیف دەکەم بفەوتێن. گەورەیەک ئەها بە خودا ئەوە هات، کوڕەکە ڕاست دەکات، تەقەی بۆمبای هات لەبەر قشلەی تەقی، عاردی لەرزاند، دەنگێکی زۆر بەهێزی هات، هەروەخت بوو پەردەی گوێم بدڕێ، ئەمما مەترسن، شێخ بە هیممەت ناهێڵێ زیانمان پێ بگات. منداڵەکە پێکەنی وتی باوکم خۆتان بشارنەوە، ئەوە ئیشی شێخ و مێغ نییە، ها بنۆڕن، شێخ ئەوا بۆ خۆشی هەڵدێ، تەق بۆمبا تەقی. شێخ هەڵات، ئەوجا فڕی و لە ترسان باڵی گرت. ئەها ئەوە غار دەدا بۆ کونێکی خۆی بشارێتەوە. ئای ئەوە چووە ناو ئەشکەوتەوە، ها چووشە بنەبانێ. گەورەکان ئەی ماڵی وێرانم، خۆ شێخ هەڵات و خۆی شاردەوە. دەکوه خانەت خراپ بێ یا شێخ، ئەدی لە زەلزەلەی ڕۆژی قیامەت و لە ساعقەی ئینشیقاقی سەماوات و لە شەهیق و زەفیری جەهەنەم چۆن نەجاتمان دەدا. داخەکەم پەکوه، چۆن عەقڵی لێگۆڕین، بە درۆ دەرەسا کو ماڵی لێ خواردین، لە دین و دونیای کردین، بە خودای هەموو ڕۆبوو، هیممەتی پڵاو خواردنی لێ کردین، بە هیممەت و بەرەکەتی، وی تەنها بۆ ماڵی مفتی بوو، تەق بۆمبا بارینە، جێی قسە نەما، هەڕاکەن چارەسەرە، ڕۆژی نەفسیە، فڕی شێخ فڕی، مەلا فڕی، ئاغا فڕی، ئەفەندی فڕی، ماحاجی فڕی، سۆفی فڕی، دەروێش فڕی، سەگ فڕی، مریشک فڕی، هەموو فڕین، چوونە پەنایان. قشڵە بینایەکە محەممەد پاشای ڕەواندز کە ناوبانجی پاشای کۆرەیە لەسەر گردی کۆن بینای کردووە کە کەوتۆتە باکوور ڕۆژئاوای کۆیە. منداڵەکە ئەدی وا بفڕن دەنا تێدەکەون، قوڕ بە سەرتان، ئەگەر بە شەو هات بە ئەلکتریک دنیا ڕووناک کرد، لە سەربانان، لە ناو حەوشان، لە کۆڵانان هەمووی دیتن، ئەوجا چی دەکەن؟ گەورەکان تخوا ئەمیش دەبی، ئەوجا قوڕی چێکەین بەسەر خۆمان، چێوە بچین، چێوە بفڕین، دەبی زەوی بکۆڵین، بچینە بن ئاردی. ئەوە فڕۆکە گەڕاوە، چووە کەرکووک، ئەلحەمدوللا یا ڕەبی ئەوجاش قوتار بووین. داخەکەم ئەوانەی کە زۆر کەرن دووبارە دەبنەوە، کەرەکەی جاران و دەستنە خزمەت شێخ و دەست و پێی ماچ دەکەن و دەڵێن قوربان لە سایە هیممەتی تۆوە سەلامەت بووین و زیانمان نەهێنا. یەکێک لە مریدە هەرە کەر و گەوجەکان دەڵێ بە خودا بە غەوس چاوم لێ بوو کە بۆمبادە هاتنە خوار، حەزرەتی شێخ دەستی وەبەردەگرتن و لە ئێمەی لا دەدا. سەددەقە ئەها هیممەتی شێخ کافیە، ظاهرەن خۆی شاردەوە، باتنن هیممەتی فەرموو، شکور دەرچوین، کورە هەر شێخ حسابە. غەوس نازناوێکی هەڵە و ناشەرعیە کە دراوەتە پاڵ شێخ عەبدولقادری گەیلانی. گوایە هەرچێ هاواری پێ بکا دێتە هانایەوە و فریای ئەکەوێ. وشەکەش مەسدەڕی فریاکەوتنە، چاوجی فریاکەوتنە لە زمانی عەرەبیدا کە سیفەتێکە
تەنیا لایقی خوایە و بۆ هیچ کەس ڕەوا نییە بەکاربێ. منداڵەکە وەختە لە قینیان بدڕێ و تەق بکا. ئەو جارەش فڕۆکەی ئینگلیز فڕی لە کەرکووک، لە بەغداد، لە مووسڵ وەک قاز و قوڵینگ لە سەران دێنە خوارێ و ئەوە لە هەموو لایەکەوە هاتن و جێبەجێ کردیانە ئاگر باران. قیامەتە. عالەم بە لەرزە لەرزەوە دەستیان بە هەڵاتن کرد. هاوار یا غەوس، یا غەوس، یا غەوس، شاهی نەقشبەندی. ئۆمەرمەندان، خارخاران، پیرەمەگرون، پیرۆتە سووری مەرجی، پیری دابان، نەجات، حەفڵ، هاوار، دەخی. دیسان بەو چەشنە هەمویان خۆیان بزر کرد و خۆیان شاردەوە. گەلێ مزگەوت و تەکیە بەبەر بۆمبا کەوتن و ڕوومان و خراپ بوون. دووبارە کە ڕۆیشتنەوە خەڵکی هاتنەوە دەرێ و زۆر ترسان. ئەسەری تەجروبەیان دیت کەمێک هاتنەوە سەرهۆش. تەمایان بوو نەختێ عاقڵ بن، بەڵام کە هەندێکیان چوون بۆ لای شێخ نەمابوو، مەلا نەمابوو، هەموویان باڵیان گرتبوو، فڕی بوون. ئەو جاگوتیان بەڵێ بەخودا لێمان گۆڕاوە، هەر شتە قاعیدەی خۆی هەیە. ئێمە بە حیکایەتی قالیچەی سلێمان پێغەمبەر و باس و خواسی ئەفریتان تێکەوتین، شێخان هەڵیان خەڵەتاندی. فڵان سواری قالیچەی سلێمانی بوو، گوتی بە حەقی سلێمان ببمە فڵانە جێ، دەست بەجێ بردی. ئەفریتان قەڵای کچی پادشان هەڵگرت، بە بناغەوە بردیانە ناو 7 دەریایان و لە جەزیرەدا دایاننا. بەعزێ لە ئەولیایان دیتویانە کە کەعبە لە جێی خۆی نەماوە. چووە بە پیر ڕابیعەی عەدەویە. ئەی ئامان، ڕەبی دەخیل، ئەوە چی بوو؟ چۆن وای لێ هات؟ ئەو هاتوو باتی کەرامەت و حیکایەت بەجارێ ئێمەی گۆڕی. ئەگەر لێگەڕابان هیچ نەبا، لە جێی خۆمان دەماین و ئەوەندە بە ئاردیدا نەدەچوینە خوارەوە. وەک لە حیکایەتیدا دەڵێ، ئەحمەد کەوتە ژێر زەمین، پێیان گوت دوو بەران دێن ڕۆژی جومعە، خۆت هەڵدە سەر بەرانە سپیەکە بەسەر ئەکەوێ. ئەگەر بکەوێ سەر بەرانە ڕەشەکەی، لە 7 تەبەقەی زەوی ڕۆدەچیت. قوڕ بەسەر خۆی هەڵدا، کەوتە سەر بەرانە ڕەشەکەی و کەوتە بن 7 تەبەقەی عاردی. چی بکەین؟ تاوانی ئێمە نەبوو. ڕابیعەی عەدەویە ژنە سۆفی و لە خواترسی سەردەمی تابیعینە کە زۆرێک لە زانا خواناسەکان دەچوونە خزمەتی بۆ پاکردنەوەی دڵ و دەرونیان و یادکردنەوەی پەروەردگاریان. جا پاش چەند ساڵێک لە مردنی ئەم ئافرەتە خواناسە، وردە وردە هەندێک لە شوێن کەوتوانی تەریقەت جێل و وێڵەکانیان دنیایەک درویان خستوتە پاش ڕابیعە، گوایە ئەمانە کەرامەت و ڕێزی خوایین بۆ ئەم زاتە مبارەکە. درۆکان لەوە زەقترن پیاوی ژیریان پێ بخەڵەتێ، بەڵام هەندێک فەقیر حاڵ هەن کە باوەڕ بەشتی لەوە سەیرتریش ئەکەن، چونکە مۆرچی ئاینیان پێوە نراوە. یەکێک لەو درۆیانەی دراوەتە پاڵ ڕابیعە، خوا لێی ڕازی بێ، ئەوەیە کە گوایە کاتێک چووە بۆ حەج، کەعبە لە شوێنی خۆی نەماوە و هاتووەتە پیریەوە بۆ ئەوەی ماندوو نەبێ. کەچی پێغەمبەری خودا 500 کیلۆمەتر ڕێگەی لە مەدینەوە بۆ مەککە بە پێبڕی و کەعبەش لە جێی خۆی نەجوڵا و کافرانیش نەیان هێڵا بچێتە ناو مەککەوە. ئەوە بوو سوڵحی حودەیبیە ڕوویدا. تۆ بڵێ ڕابیعەی عەدەویە پلەی لە پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم بەرزتر بێ. مەبەستی مامۆستا ئەوەیە ئەگەر بەم قسە پڕ و پوچانە مێشتیان تێک نەدابین، هیچ نەبێ، بە فیترەتی پاچی مناڵی ئەماینەوە. ئەگەر هیچیش فێر نەباینایە و عاقڵتر نەدەبووین. مەلای چاک لە وەعزیدا دەیفەرموو فڵانە کەس بە هەشتاوی دەچێتە مەککە، دەفڕێ، دەچێتە ئاسمان، سیدرەتول مونتەها، بەهەشت، کورسی، عەرش، هەمووی دەگەڕێ. نەمان دەوێرە دەنگ بکەین. کەرامەتی ئەولیا حەقا لە کتێبی عەقیدە نووسراوە، وەک موعجزەی پێغەمبەران دەبێ ئیمانی پێبینین. مناڵ بە مناڵی بە فیترەتی ئیلاهی زۆر زیرەکە، دیارە پرسیار دەکا، دەڵێ بابە ئەو بارانە کوو دەبارێ، کووا دەنک دەنک تنۆکە تنۆکە دێتە خوارێ. باب ڕۆڵە ئەوە مەلایکە دەچن لە بەحری، ڕزق مەخسووم ئاوی دێنن، بە بێژنگی دادەکەن، وەک دەنکە گەنم و جۆ لە بێژەنگی دێتە خوارێ. ئەمن لە مەلا وا بیستووە. منداڵ
ئەدی بابە بۆچی هەندێک جاران بەڕێژ نەدەبارێ دەنچی گەورەیە، جارجاریش نەرمە نەرمە دەبارێ دەنچی ورد وردێتە خوارێ وەک خوناوی ڕەشماڵان. بەپێی فەرموودەی تۆ دەبێ بێژەنگ و سەرەدوو هێلەکیان هەبێ. باب سەیری ئەم هاتیوە بێژەیە ئەوە دەرسی شەیتانیە، بە قسەی مەلایان بڕوا ناکات. منداڵ ئەدی بابە گیان ئەو بروسکە و گرمەی هەوری چییە؟ باب ئەگەر سونی بێ دەڵێ ڕۆڵە ئەو مەلایکەتێکە بەقەدەر زەنگە سوورەیەکی قامچێکی ئاگرینی بەدەستەوەیە لە هەوری دەدا و بەسەریدا دەهاڕێنێ. ئەو بروسکە ئاگری قامچی ئەوە، ئەو نەڕێ و دەنگە گەورەیەش هەر هیویە. منداڵ ئەدی بابە جارجارە بروسک لە عاردی دەدا ئینسان و حەیوانی دەسووتێنی؟ لەو جێ بۆنی باڕووتی دێدێ و هەندێک جاران لەو جێگەیە ئاسن دەدۆزیتەوە. باب ئەی لەو ماڵ خراپە ئەتۆ چت بەسەر شتی واوەیە؟ وەڵڵا ئەوە شەیتانە سرم بە فەتارەت دەدا. باب ئەگەر شیعەبی دەڵێ عەلی فی الحساب صلاة الله وسلام عليك يا أمير المؤمنين مجتهدی نەزەفی ئەشرەف و کەربەلای معەلا وایان فەرمووە. منداڵ ئەلبەت وایە بابە تەواوە کوڕی شیعە زوو بڕوا دەکا، ئەمما منداڵی سونی زرەنگن و بە قسەی پڕ و پوچ ناخەڵەتێن ئیلا ئەوانە نەبێ کە وەکو شیعان ئیمانیان بە ئیمام هەیە، بە شێخان بێ ئەوانیش دەگۆڕێن. دەنا منداڵە سونی بەتایبەت منداڵی کوردان قەت لە زەکای فتڕی خەڵقی ناگۆڕێن. لەسەر ئەو بێکەسیە ئیمڕۆ شکر منداڵی کوردان بە نەوعێ بۆ ئەوجی ئەعلا دەفڕن، هەرچی دۆستە حەق وایە کەیفی پێبێ، چونکە زۆر باش دەخوێنن، عاقیبەت بۆیان باش ئەبێ، دەچن بۆ بڵندترین پایە. هیوای من بە بێچۆ کوردان ئەوەیە بە قسەی پڕ و پوچ نەگۆڕێن، تەمەشای خودای بکەن، خەڵق و ئیجادی ئەو بێن نەبەرچاو، قەواعیدی فتڕی تەمەشاکەن، خوارق العادە چ نییە گوێی نەدەنێ، چی خوا کردبێتی بە عادەت ئەوە باشە، ئەگەر بە عەقڵ تەمەشای کەرامەتیان کردبا دەیانزانی فائیدەی چییە، بۆ هەموو شتێ تەشەبوسیان بە کەرامەت نەدەکرد. ئەوە ڕاستە شێخ دەفڕێ بەلۆقێ دەچێتە مەککە و نوێژی سبەینێ لە مەککە دەکات، ئیشراق لە مەدینە، زوحا لە قودس، نیوەڕۆ لە بەغدا، بۆ هەموو میللەت چ کەڵک دەگرێ؟ سوودی چییە؟ تا ئیمڕۆ حەجاجی قوڕ بەسەر پشتی دەشکا لەسەر حوشتر گەلێکیان بەردەبوونەوە، ئێسک و پرووسیان وردەبوو، 40-50 ڕۆژ بە سواری حوشتر هەندەر حۆیان دەکرد، تۆکولۆکیان دەچوو. ئایا بۆ میللەت فایدەی چی هەیە کە شێخ فڕییانە چوە مەکە یان نەچوە مەکە بفڕێ و نەفڕێ؟ تەماشای لەوحی مەحفوظی کرد، ئەوی تیا بوو بۆی کەشف بوو، چ سوودی هەیە؟ بابە گوگڕ ئاگری شاڵاوی هەڵسا بەغدا ترسان کە ئاوی نەوتاوی بکا بە عیلم و فەن و هەندەسە، زەوتیان کرد و تەمایانە ئەم نەوتە بۆ ئەوروپا بەرن، ئێمە خۆمان لە ماڵی خۆماندا بێبەش بووین، کەشفی عیلمیمان نەبوو، ئەو لە ناو عەردەیدا بوو لێمان بزر بوو، ئەجانب بە دەریان خست، ئێمەش هەر خەریکی لەوح بووین قەی ناکات. لەوێش سەرفی نەزەر ئەم قورئانە لە لەوح المەحفوظ بۆ پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم هاتە خوارێ، بۆچی ئەم وەلی و شێخانە تەمەشای ناکەن؟ خوارق العادە شتی نابا و سەرسوڕهێنەرە، ئەو شتانەی لە با و عادەتی مرۆڤدا دووبارە نابێتەوە و لە سەرووی توانا و وزەی مرۆڤەوەیە. زوحا چێشتەنگاو مەبەستی لە وڵاتە بێگانە داگیرکەرەکانە وەک ئینگلیزی ئەوسا و ئەمریکای ئێستا کە پیاوی ژیر ئەم قسەی مەلای گەورە خوێنێتەوە کە نزیکەی 3/4 سەدە لەمە بەرنووسیوێتی. گەورەی عەقڵی ئەو کەڵە پیاوە و کڵۆڵی ئەم میللەتە لە قوڕاچەقیوەی بۆ ڕوون ئەبێتەوە، چونکە هەمان ئەو دەردەی مامۆستای خوا لێی خۆش بوو باسی کردووە ئێستاش لە کۆمەڵگەدا هەرماوە و هەمان عەقڵی دواکەوتووی گۆرپەرستی و شێخ و مێخ بە خوازانینیش هەر باو بڵاوە لە نێو خەڵکیدا، 100 ئەفسوس و 1000 مەخابن، تەنانەت کەمیان بەڕەش خوێنیش دەیزانن، بە مەعنای هیچ ئەویش خراپ نابێ
ئەوان کە ئیمانیان هەیە بە قورئان کە کەلامی خوایە بیزانن. فکری مسلمانان هەر بەولا بەولادا دەفڕێ، بەڕاستی ڕوو لە ڕێگەی ڕاست ناکەن. فڕی بە فکرم هاتەوە فڕی کەری دەجالی فڕی، کەری وا هوڕهوب گوێی ئەوەندە درێژە 7,000 جوو لە بن سێبەری جێیدا ڕادەوەستن. شەقاوی لە مەدی نەزەرە، بە چند ڕۆژ هەموو دنیا دەگەڕێ، خصوصەن نەڕەدەیەوێکی وەک دەجالی سوار بووە. منداڵەکە ئەوە کەرامەتی ئەولیایانمان سەلمان عەبدی خوا عیبادەتی دەکەن، با کەرامەتیان هەبێ. ئەی دەجال ئەو چییە؟ ئەویش خۆشەویستی خوایە؟ خودا ئەوە هەموو ئیشانەی بۆ دەکا. فڕی هەموو خەزێنی دنیاە لە دوای سەریوی وەک زەنگوڕە زەردەواڵە و مێشەنجوین بە هاژەهاژ و گرمەگرم بە ئەمریوی دەفڕن. ئەمە بۆ فڕی ئەم چیایە فڕی ئەو چیایە بە ئەمری ئەو لە ڕەگ و ڕیشە لە ئاردی دێنە دەرێ بە حەوا دەکەون، دەفڕن وەک دوو بەران شەرقۆچی دەکەن لەمبەر و لەمبەر. ئەمە بۆ کەس نەبووە کوڕێک دەکەوی. جوولەکە یەهودی مەدی نەزەر تا ئەو شوێنێ چاو بڕکات. لێرەدا مامۆستای گەورە ئاماژە بۆ چەند خوڕافیات و فەرموودەیەکی هەڵبەسترا و درۆ دەکات کە بەناو شێخ و کۆکە مەلاکان بە ناوی ئیسلام و فەرموودەی پێغەمبەرەوە لەبارەی دەجالەوە باسی ئەکەن. کەچی دەجال لە ڕاستیدا مرۆڤێکی پیسی لەخوا یاخی ئاساییە کە بەهۆی زانستێکی زۆرەوە خەڵکی لە ڕێخوا چاواشە ئەکات و هیچی تر. گەورەکان برای باوکم، ئێمە موسڵمانین، بە قەولی مەلایەن موسڵمانین. ئەوەی ئەوان فەرمیوانە بڕوا دەکەین، حتا دەفەرمون ڕووبار و نان و گۆشتی بە دوادا دەڕوا. مناڵەکە چی؟ ڕووبار؟ چی؟ نان؟ چی؟ گۆشت؟ بەخوا ئەمە قسەیەکی سەیرە. خۆزیە ئەم لەناو ئێوە گەورە نەبوو بام. ئەم تەرزە قسانم نەبیستبا لە ئێوە. هەرچی مەلا بیڵێ ئێوە دوای قسەی بکەون و ئەوە قەت نابێ. ئەمە دیارە مەلا زۆر برسیە. بێنانە، ئاردی لە ماڵە نییە، لە مێژە گۆشتی نەخواردیە. تا مەزرۆیە خەون بە نان و گۆشتەوە دەبینێ. الخەیر لەنا والشەڕ لئەعدائینا. لام وایە تەفسیری ئەم خەونە ئەوەیە ئیمڕۆ سبەی کوێخا خێر بۆ خۆی دەکا، دووسێ حەیوان سەر دەبڕێ دەیکا بە کەشک و مەلای داعوەت دەکا و سەرلەی پڕ لە نان و تەبەقەی پڕ لە چێشتی لە بەردەمی دادەنێن. مەلا عافێتی دەکا، لارانێکیش دەنێرێتە ماڵی مەلاژ نەختێ بە کوڵاوی و هەندێکش بە برژاوی، یەک دوو زگی تریشی لێ دەخوا. یا کەسێ بووە وەک بسحاق، ئەویش حەزی لە تەعام بووە، ئەمما بسحاق چاکە، باسی تەعامی خۆش دەکا. واقیعەن ئەویش حەزی لە قاوەرمە بوو لەگەڵ ساوەری زری ڕەواندزیان. ئەمە ئەوەندە نان و گۆشتە بۆ تریت خۆرەکانە. ئەوە لە مەلای چاک دوورە. گۆشت و نان حەز بە درۆی هەڵبەستراو، خەیاڵ و خولیای برسیانە دوورە لە پێغەمبەر، چونکە پێغەمبەر وەحی لەخوا وەردەگرێ، تەشریعی ئەحکام ئەکا، دوورە لەم نەوعا قسە پڕ و پوچانە، خصوصەن تعریف و تەوسیفی کەری دەجال یاخوا لعنەتی خوا لەو کەسە بێ کە درۆی بەزاری پێغەمبەری هەڵبەست و عالەمی ماڵوێران کرد. کردنی بەکەری نەفامی هیچ نەزان. برای باوکم، وەرنەوە سەر حاڵی منداڵی، بەخوا زۆر باشترە. فڕی قەلفڕی دەست هەڵبڕن، فڕی قوڵ فڕی دەست هەڵمەبڕن. مەبەستی لە قوڵە ڕەشێ و نافڕێ، وئیلا سەر و بن دەبن وەک هاڕووت و ماڕووت، سەرەوژێر هەڵدەواسترێن. بەڵێ ئەویش حکایەتێکی زەمانی پیریە. موسڵمانان کە گەورە بن گوێیان و عەقلیان تەواو دەبێ، ئیمانیان بە قووەت دەبێ، ئەمجا بە هەموو عەجایب و غەرائیب بڕوا ئەکەن. خۆشناوێک مەدحی کەری خۆشناوێکی تری دەکرد، دەیگوت بەخوا کەری تۆ زۆر دەنجی خۆشە. ئەویش تەشەکوری ئەکرد و دەیوت ماڵت 100 جار ئاوا بێ، هیچ چاکەم بۆ تۆ نیشە. ئەوە هەر لە پیاوەتی خۆتەوە مەدحی کەرم ئەکەی. موسڵمانانی 100 جارە ماڵیان ئاوا بێ، دەجال هیچ پیاوەتیشی بۆ ئەوان نییە. کەچی مەدحی کەرەکەی دەکەن. فێڵێک هەیە لە ناو کوردان کۆتر فرینچەی پێ دەڵێن. وا دەبێ کچەکی گچکە دەدەنە پیاوێکی زەبەڵاح، لێی مارە دەکەن، بۆی دەگوێزنەوە و کچەکە لێی دەترسێ، هاوار دەکا بۆی ڕاناوەستێ، ئیشی خۆی لەگەڵ بکە. ئاخری کۆتر فرینچەی پێ دەکا، شەوێ یان ڕۆژێ گەمەی لەگەڵ ژنەکەی دەکا،
دەڵێ وەرە کۆتر فرونچێت پێ بکەم بۆ خۆت دەفڕی دەچتە دەرەوە ئەویش پێی خۆش دەبی دەڵێ باشە بە پەچی دەست و قاچی پێی دەبەستێتەوە و ئیشی خۆی لەگەڵ دەکا دیارە ئەوی لاقی ببەسترێ چی بەسەر دێت ئیتر لازمە ئینسان ئاگای لە دەست و لاقی خۆی بێت و ئیلا تێدەکەوێ بەڵێ ئەگەر ئەمڕۆ بڵێن عەقڵ لە نێو موسڵمانان فڕی ڕاستە گورج دەست هەڵبڕە ئەگەر بڵێن عیلم و زانین لە نێو کوردان فڕی وایە خێرا دەست هەڵێنە هیچ ڕامەوەستا نە عیلم نە عەقڵ نە فکری تەنقید و مەحاکەمە لە ناو موسڵمانان خصووسەن لە ناو کوردان ئەوانی کە تابعی شێخانن نەمایە فڕیە ڕۆیشتیە لام وایە نایەتەوە مەگەر منداڵانی کە تازە پێدەگەن فێڵەچی بکەن فاقەوداوێکی دابنێنەوە بەڵکو تێری عیلم و عەقڵی پێوە دەبێ و دەیگرنەوە ئەویش لازمە باوکەکانیان لێیان گەڕێن لەسەر عەقڵی فیتری گەورە بن لێیان نەگۆڕن خودا بە مەرحەمەتی خۆی عەقڵێکی چاکمان پێ کەرەم کە ئامین بڵاوکراوەکانی پرۆژەی تیشک یەکەم ناوی کتێب بە ئیسلامکردنی کورد ماستەرنامە یان هەڵەنامە نووسەر فازڵ قەرەداغی دووەم ناوی کتێب نەزانین و بێشەرمی بەشێک لە چاوەشەکاریەکانی مەریوان هەڵەبجەیی لە کتێبی سێکس و شەرع و ژندا نووسەر عومەر کەمال دەروێش سێەم ناوی کتێب ئاشتینامە وەڵامێک بۆ خوێندنامەی زەردەشتی نووسەر ئامینە سدیق چارەم ناوی کتێب فتواکەی مەلای خەتێ ئەفسانەی مێژوو نووسێک نووسەر حەسەن مەحموود کەریم حەسەن مەحموود حەمەکەریم پێنجەم ناوی کتێب سەلاحەدینی ئەیوبی گەورەتر لە ڕەخنەگرانی گفتوگۆ لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر موحسین محەممەد حوسێن نووسەر ئارام عەلی سەعید شەشەم ناوی کتێب بەرەو بەختیاری ئافرەت بەرجی یەکەم نووسەر جەمال حەبیبوڵڵا بێدار جەمال حەبیبوڵڵا بێدار هەفتەم ناوی کتێب ئازادی ڕادەربڕین لە ڕۆژ ئاوا لە سەلمان ڕوشدیەوە بۆ ڕۆژێ گاروودی نووسەر دکتۆر شەریف عەبدولعەزیم وەرجێڕان وەرزێر حەمەسەلیم هەشتەم ناوی کتێب بە جیهانیکردن دیدێکی ئیسلامی نووسەر دکتۆر موحسین عەبدولحەمید وەرجێڕان حەمەکەریم عەبدوڵڵا نۆیەم ناوی کتێب کوردستان لە بەردەم فتوحاتی ئیسلامیدا نووسەر حەسەن مەحموود حەمەکەریم دەیەم ناوی کتێب بەرەو بەختیاری ئافرەت بەرجی دووەم نووسەر جەمال حەبیبوڵڵا بێدار یازدەم ناوی کتێب مێژوو دێرینی کوردستان کتێبی سێم نووسەر فازڵ قەرەداغی دوازدە ناوی کتێب سەدەیەک تەمەنی نورین مامۆستا عەبدولکەریم مودەڕیس بە پێنووسی خۆی بناسە نووسەر عەبدولدائیم مەعروف هەورامانی سێزدە ناوی کتێب دەوڵەتی خلافەت بژاندنەوەی کۆمەڵگە و گەشە سەندنی شارستانیەت نووسین ئیکرام کەریم چاردە ناوی کتێب لەسەر گوزشتەکانی ژیان ئەدەبی گاڵتەوگەب ڕووداوی مێژووی بیرەوەری نووسەر شێخ محەممەدی خاڵ پازدە ناوی کتێب پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان ڕامان و سەرنج و پێشنیار نووسەر پرۆژەی تیشک شازدەم 23 ساڵ سەروەری نووسەر ئەحمەد حاجی ڕەشید دکتۆر سەباح بەرزنجی پێشەچی بوو نووسیوە حەڤدە ناوی کتێب قورئان وەحی ئاسمانە نەک ڕەنگدانەوەی سەردەمی خۆی نووسەر بەکر حەمە سەدیق هەژدە ناوی کتێب ئیسلام و سیاسەت لێکۆڵینەوەیەک لەمەڕ پەیوەندی نێوان ئیسلام و سیاسەت نووسەر ئارام قادر نۆزدە ناوی کتێب سوپای ئەیوبیان لە سەرودەمی سلاحەددیندا پێکهاتنی ڕێخستنی چەکەکانی هێزی دەریایی و شەڕ و جەنگە گرینگەکانی نووسەر پرۆفیسۆر دکتۆر موحسین محەممەد حوسێن وەرجێڕانی عوسمان عەلی قادر 20 ناوی کتێب پوختەیەک دەربارەی مێژوو نووسەر عەبدوڕەحمان نەجمەدین 21 ناوی کتێب ڕۆڵی پرشنگداری زانە موسڵمانەکان لە پێشکەوتنە زانستیەکاندا نووسەر دکتۆر کاوە فەرەد سەعدون 22 ناوی کتێب یەکەمین دەستوری نووسراو لە جیهاندا بەڵگەنامەیەکی گرنگی سەردەمی پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وەسەلەم
نووسەر محەممەد حەمیدوڵڵا وەرجێڕان شوان هەورامی 23 ناوی کتێب ئیسلام ناسی یان ئیسلام نەناسی وەڵامێک بۆ کتێبی ئیسلام ناسی عەلی میر فتڕوس نووسینی ئیکرام کەریم 24 ناوی کتێب بەرەو بەختیاری ئافرەت بەرجی سێم نووسینی جەمال حەبیبوڵڵا بێدار 25 ناوی کتێب ئیشکردن نەک تەمەڵی نووسەر عەبدولعەزیز پارەزانی 26 ناوی کتێب دورگەی بیناسازان چیرۆکێکی پەروەردەییە بۆ گەورە بچووکی ئەم نەوە نوێیە نووسینی دکتۆر عەبدولحەمید ئەحمەد ئەبوسلێمان وەرجێڕانی ئامینە سیدیق عەبدولعەزیز 27 ناوی کتێب زمانی گەردەلوول خەونی شنەبە کۆمەڵە دیدارێکە لەسەر شیعر فەرهەنگ زمان تەسەوف ڕۆژهەڵاتناسی ژن ڕەخنەی ئەدەبی ڕووناکبیر و دەسەڵات نووسەر فەرهاد شاکەلی 28 ناوی کتێب هەڵەبجە 1889 بۆ 1930 لێکۆڵینەوەیەکی مێژووی سیاسیە نووسەر عادل سدیق 29 ناوی کتێب بەرگری لە قورئان دژی ڕخنەگرانی نووسەر عەبدوڕەحمان بەدەوی وەرجێڕانی وەرزێر حەمە سەلیم 30 ناوی کتێب فەرموودە هاوبەشەکانی بوخاری و موسلیم نووسەر ئامادەکردن و وەرجێڕانی حەمە کەریم عەبدوڵڵا 31 ناوی کتێب مەلا ئیدریسی بەدریسی ڕۆلی لە یەکخستنی میرنشینە کوردەکاندا نووسەر حەسەن مەحموود حەمەکەریم 32 ناوی کتێب شێخ مەحموودی حەفید 1922 بۆ 1925 نووسەر ئومێد حەمە ئەمین 33 ناوی کتێب ئیسلام لە بەردەم دووڕیاندا نووسەر لیوبولید ڤایس وەرجێڕان عەبدول حوسێن 34 ناوی کتێب ڕامیاری لە ئیسلامدا نووسەر ئەحمەد کاکە مەحموود 35 ناوی کتێب وەڵامی پرسیارەکان ڕەوانەوەی کۆمەڵێک گومان سەبارەت بە ڕاستیەکانی ئیسلام نووسەر دکتۆر کەریم ئەحمەد 36 ناوی کتێب مرۆڤ و پەیامداری نووسەر قانع خورشید 37 ناوی کتێب سەید قوتب لە هاتنە دنیاوە تا شەهید بوون نووسەر دکتۆر سەلاح عەبدولفەتاح ئەلخالیدی وەرجێڕان تاریق نەجیب ڕەشید 38 ناوی کتێب عوسمانی کوڕی عەفان کەسایەتی و سەردەمەکەی نووسەر عەلی موحەممەد سەلابی وەرجێڕان حەمید موحەممەد عەبدوڵڵا 39 ناوی کتێب خوانی ڕۆح توێژینەوەیەکە دەربارەی گەورەی و پیرۆزی نوێژ نووسەر مەلا ئەحمەدی شەریعە 40 ناوی کتێب ئەلفوبێی لاتینی زمانی ستاندەرد نووسەر ئامادەکردنی ڕەوشت محەممەد 41 ناوی کتێب بنەماکانی فقهی ئیسلامی بەرجی یەکەم نووسینی دکتۆر سەباح بەرزنجی 42 ناوی کتێب پوختەیەک دەربارەی ڕاگەیاندن و ڕاگەیاندنی ئیسلامی نووسەر ئەحمەد ئیبراهیم وەرتێ 43 ناوی کتێب دەروازەیەک بۆ زانستەکانی قورئان نووسەر ئیکرام کەریم 44 ناوی کتێب بیرەوەریەکان دەبنە گرنگ دیمانەی مامۆستای دێرین ئەحمەد سەعید نووسەر ئامادەکردنی ئەحمەد حوسێن ئەحمەد 45 ناوی کتێب گەنجینەکانی دورگەی بیناسازان نووسەر دکتۆر عەبدولحەمید ئەحمەد ئەبوسلێمان وەرگێڕان بوشرا سیدیق عەبدولعەزیز 46 ناوی کتێب فڕی قەلفڕی نووسینی مەلا محەممەدی جەلی کۆئێ مەلای گەورە قانع خورشید پێشەچی بۆ نووسیوە و ڕێکی خستۆتەوە و پەراوێزی بۆ داناوە